بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتتان باش. خۆشحاڵین بۆ جارێکی تر لە ڕێگای بەرنامەی ڕاستەخۆی ڕاوێژ میوانی کۆڕ و کۆمەڵی گەرمی ئێوەی خۆشەویستیم. ئیمڕۆ جومعە 21 گەلاوێژ بەرامبەر لەگەڵ 12 ئاگوستی 2022 زاینی. پێش لەوەی کە بچینە سەر تەوەری بەرنمەکەمان جارێکی تر بیرتان دەهێنینەوە کە ژمارە تەلەفۆن بۆ پەیوەندی لەگەڵ ئێمە لە کاتی بڵاوبوونەوەی ئەم بەرنامە لە ڕێگای تۆڕی ئینتەرنێتی واتساپ بە ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64 ئەتوانن بە ناردنی پەیام یا ڕاستەوخۆ بێنە سەر هێڵی تەلەفۆن و بەشداری تەوەری باسەکەمان بن. هەروەک ئاماژم پێداوتم ئەمڕۆ 21 گەلاوێژە. 28 گەلاوێژ واتە حوتویەکی تر ساڵیادی فەرمانی هێرشی خومینیە بۆ سەر کوردستان. ئەو هێرشەی کە لەگەڵ مقاومەت و بەرخودانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڕەوڕوو بووە. مقاومەتێک کە تا ئێستاش لە شکڵە جۆرا و جۆرەکان بەرامبەر بە کۆماری ئیسلامی هێشتا درێژەی هەیە و پاشەکشەی نەکردووە و وەتا گەیشتن بە ئارەزوەکانی درێژەی هەر ئەبێت. ئێمە دیارە باس لە واقعەیەکی مێژووەکەین. بۆ ئێمە گێڕانەوەی ئەم مێژوویە یا ئەو تاریخە تەنیا گێڕانەوەی ڕووداوێک نییە و وەک بیرەوەری بیهێنینەوە بیری خۆمان و ئێوەی خۆشەویست، بەڵکو ئەمانەوێت بزانین نقاتی قووەت و زعفی چی بووە، بیناسین و بیکەین بە تەجروبە بۆ ڕێگای داهاتوومان لە ئەگەری هاتنە ئارای ئاوا بارودۆخێکی ترەوە لە داهاتووە ئەوانەی کە لە مێژوو دەرسمان لێوەرگرتووە لەو ڕووداوانەیە نقاتی زعف بووە لای برین نقاتە قووەتەکان بەهێزتر بکەینەوە. بۆ بەرنامەی ئەمڕۆی ڕاوێژ و بۆ ئەم تەوەرە داوامان لە دوو هاوڕێی خۆشەویست کە لەو سەر و بەندەیە خۆیان بەشداری ئەو مێژووە بوون و شاهدی زیندوی ئەو کاتن هاوڕێیان ڕەحمانی غوڵامی هەڵسوڕاوی سیاسی و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە، هەروەها هاوڕێ حسێنی حەمیدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە بێن و لەم باسەیە بەشدار بن لەگەڵمان. هاوڕێیان کاک حسێن و کاک ڕەحمانی غوڵامی خۆشەویست، ئەگەر گوێتان لە دەنگمە ئەم کاتتان باش، سپاس بۆەوەی کە دووبارە و لەم بەرنامە قبوڵی زەحمەتتان کرد و بوونە میوانی بەرنامەی ڕاوێژ. کاکسین فەرموو. سڵام کاک ئاکۆ گیان، سڵام بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە و ئێوە هاوڕێیانی خۆشەویست کە بەڕێبەری بەرنامەکەن و هەروەها سڵاوی گەرم هەست بۆ کاک ڕەحمان و زۆر خۆشحاڵم لە خزمەتیدا بووم. کاک ڕەحمان گیان لە خزمەتەوەی خۆشەویست. ئەم کاتتان باش کاک ئاکۆ گیان، سڵاو ڕێزمێ بۆ خۆت، بۆ کاک حسێن، بۆ هەموو ئازیزانەکە لە کۆمەڵە کارەکەن و هە لێرە شۆ ڕێز و سڵاوی خۆم پێشکەشەکەم بە هەموو بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە سەری ڕێز و نەوازشدانە بۆ هەموو خانەوادانە بۆ ئازیزانەکە کە سوکاریان لە جوڵانەوەی خەڵکی کوردستانە گیانیان بەخت کردووە. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ کە ئیجازەتان دا منژنم بەرنامە بەشدار بم. خۆشحاڵ بوون کاک ڕەحمان گیان، سپاس بۆی قبوڵی زەحمەتت کرد. کاک ڕەحمان ئەگەر ئیجازە بدەی با لە جەنابتەوە دەست پێ بکەم. لە 28 گەلاوێژی ساڵی 1350 دوای تقریبەن 6 مانگێک دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بڕیاریدا لە ڕێگای جۆرا و جۆری زەوی و هەوا و تەنانەت دەریاش، ئەو کاتە خومینی پێوا بوو لە کوردستان دەریاشەیە، بڕیاریدا هێرشکاتە سەر کوردستان. چۆن بوو کۆماری ئیسلامی ئەم بڕیاریدا؟ زۆر سپاس کاک ئاکۆ. من پێم وایە
کاتێکمە باس لە جوڵانەوەی خەڵکی کوردستان و فەرمانی جیهادی خومێنی بۆ سەر خەڵکی کوردستانەکەین ئەبێ گەڕێنەوە بۆ دواتر دیارە ئەو فەرمانە ئەو جیهادە کە خومێنی داوێتی فقط قسەی ئەو نەبووە قسەی حکوومەت و ڕژێمێکی تازە بوو کە لە 12 فەروەردینی ساڵی 1950 ڕێی وەرگر لە بەشی هەرە زۆری خەڵکی ئێران و بەشێکی زۆر کەم لە کوردستان دیارە مجموعەیە شتی تایبەتی لەو ماوە هاتە پێشۆ من پێم وایە ئەوانە کە ئەو حکومەیاندا چ خومێنی و چ ئەو کەسانەش کە لەگەڵ یا هاودەست بوون و هاوبەش بوون هەمویان تەسویر یا شناختێکی باشیان بوو لە کۆمەڵگای کوردستان لە جوڵانەوەی خەڵکی کوردستان لە خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان دیارە بەشێکی ئەوانە ئەگەڕێتەوە بۆ کۆنتر بەڵام لە ڕاپەڕینی ساڵی 1357 دژی حکوومەتی پەهلەوی یا حکوومەتی سەڵتەنەتی ئێمە لە کوردستانشا وەکو بەشی زۆری شارەکانی ئێران خەڵکژانە خیابان بە تایبەت لە پاییزی ساڵی 1357 لەناو ئەو ڕاپەڕینا جیاواز لەوە کە دژی حکوومەتی پەهلەوی قساکرا خواست و داخوازیەکانی سیاسی خەڵکی کوردستان بە گشتیش مەطرحەکرا دیارە مێژووی خەبات و تێکۆشان لە کوردستانە مێژوویەکی دوور و درێژی هەیە هەمومان نەزانین بەڵام ئەگەر ئێمە کورتی کەنۆفەقە بۆم مەقتع و بۆم دەورانە کە جمهوری ئیسلامی هاتەتە سەرکار لەو ماوە ئێمە شاهدی مجموعەیە لە خواست و داخوازی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بین کە لەگەڵ ڕابردووە فەرقی هەیە و بەشێکشی زۆری فەرقی هەیە لەگەڵ بەشەکانی تری ئێرە دەلیلەکەشی زۆر ڕوون و ئاشکرایە لە کوردستانە خەباتێکی نەتەوایەتی بووە خەباتێکی ملی بووە سابقەیەکی پێشووی هەیە و لە هەمزەمان لەگەڵ ئەو خەباتە هاتنە سەر شەقامی کۆمەڵانی خەڵکی کوردستانش ڕنگ و ڕوویەتی بەخۆی گرت بەوە بە هاتنی کرێکاران و زەحمەتکێشان بە هاتنی ژنان و بەشی زۆری کۆمەلگای کوردستان خواست و داخوازیەکانی جوڵانەوەی خەڵکی کوردستان بە نسبەتی ڕابردوو هەنگاوێک چووە پێش ڕنگ و ڕوویەکی شۆڕژگەرانەی بەخۆیە گرت ڕنگ و ڕوویەکی دموکراتیکانی بەخۆیەوە گرت لەو چوارچێوەی قەدیم و سنەتیە هاتە دەرەوە هەمووی ئەمانە ڕاهبەرانی جمهوری ئیسلامیان زانی یعنی ئەمە تا مەقتەعێکە یا تا سەردەمێکە کە ئەکاتە 22 بەهمەن کە حکوومەتی پەهلەوی ڕوخێت بەڵام بە دوای ڕووخانی حکوومەتی پەهلەوی ئێمە ئاڵوگۆڕایەکی زۆر تایبەتیە بینین لە کوردستانە لە بەشی هەرە زۆری ئێران دەستگاهای ئەمنیەتی و مەقەڕاتی ئەمنیەتیوانە ئەڕوخێن ئەکەونە دەست خەڵک لە کوردستانشە ئەوەڵین شوێنێکە کەوتە دەست خەڵک پادگانی مەهاباد و کەگیرە هەمزەمان دوای یەک هەفتە دوای ڕووخانی حکوومەتی پەهلەوی ئەوەڵین هەیئەتی دەوڵەت دارویشی فروهەر و چەند کەسێکی تدێنە کوردستان بۆ ئەوان ئاگداری ئەو زاخواڵی کوردستان بوون ئەوان زانی کە کوردستان فەرقێکی زۆر جدی هەیە لەگەڵ بەشەکانی تری ئێران هەرچەند لەوێش خەبات و تێکۆشان بووە بەڵام لە کوردستان ئەو فەرقەی بووە کە هەمومان دواتر زانین کە لەسەر چی شکڵی گردووانە ئەو لەوێ لەو کۆبوونەوە نوێنەرانی خەڵکی کوردستان بە تایبەتی شوراکان کۆبنۆ لەوێ قەتنامێکی هەشمادەیە نووسن لەناو قەتنامە خواستەکانی ئەو کاتی خەڵکی کوردستان گەڵاڵاکەن و تەحویڵی دارویشی فروهەروانێنەوە کە بیباتەوە بۆ تەران ئەمە ئەوەڵین داخوازی سیاسی خەڵکی کوردە کە لەو کۆبوونەوە مامۆستا شیعزەدین حسێنی دکتۆر قاسم و کاکوادی مستەفا سوڵتانی و کەسانی تریش بەشدار بوون بەڵام ئەمانە چێهرەها یا بە قەوت کەسانی سەرشناسی ناو ئەحزابی سیاسی کە دواتر لە ناو هەیەتی نمایندگی خەڵکی کوردشا بەشدارن و فعالیەتەکەن و خۆیان نیشانێن ماوەیە دوای ئەوە یەکێتر ئەوانە گەڕێنەوە ئەمانە زانن کە نام ئەم جوڵانەوە قەدەمێک چوەتە پێشەوە فقط ئەم جوڵانەوەی فقط مەسەلەکەی ملی نییە فقط مەسەلەکەی شتێکی کورد نییە شتایەکی سیاسی جدیتری مەطرحەکە کە ئەمانە ئەزانن بە دوای ئەوە دەوڵەتی جمهوری ئیسلامی کە ئیتر هاتێتە سەرکار بەڵام هێشتا نەبووە بە حکوومەتێکی جدی و هێشتا تەشکیلی کابینێ نەدا بۆ جۆر هێشتا بازرگان وانن لە سەرکارن بەڵام یەک کارەکە ئەوەیە کە خۆمان نەزانی لە سناو ئیتفاقاکەوێت
لە بینی سەفدەری و مەلا ئەحمەد موفتیزادەوانە مەجموعەی مشکلات دێتە پێشەوە هەمزەمان لەگەڵەوە هەیەتێکی دەوڵەتی جمهوری ئیسلامی کە لە سەرانی دەوڵەتی جمهوری ئیسلامی وە سێ کەس لەوانە دوای بن بە ڕێی جمهوری ئێران بەهەشتی ڕەفسەنجانی و هەروەها بەنی سەدر لەگەڵ ئایەتوڵا تاڵەقانی و چەند کەسی تروانە دێن بۆ کوردستان لە سنە دێنە شاری سنە لەوێ مەجموعە مزاکرات دەکرێ لەوێش دووبارە خواستێکی سیاسی تر مەترەحەکرێ کە ئەوشە قەتنامەیەکی هەشمادەیە لەوێ ئیتە حکوومەت مەجبورە بێت تەسلیمی خواست و داخوازی خەڵکی شاری سنە بێت و انتخابات دەکرێ خەڵک بەشدارە بێت شورایەکی شار هەڵەبژێرن لەم شورای شارە سێ کەس لەوە خانمێک کە خۆی بە چەپ و کۆمونیست دەزانێت هەڵەبژێرێت مەسئولی شارەکەیە نوێنەری شورای شارەکە کەسێکی کۆمونیست و سوسیالیستە یعنی ئەبینین لە ماوەی ئەم یەکمانی دوای ڕوخانی حکوومەتی پەهلەوی ئاڵوگۆڕایەکی سیاسی زۆر جدی لە کوردستان هاتەتە پێشەوە کە هەر کەم لەمانە مەترسیەکی گەورەی بۆ حکوومەتی جمهوری ئیسلامی و لە هەمووش مهمتر ئەو هەیەتە کاگەڕێتەوە لە مەسەلەی ئەوەیە کە هەیئەتایەکی لەلایەن خەڵکی کوردستان و مامۆستا شایزەدین وانە دکتۆر قاسملو وانە چن بۆ تاران و چن بۆ خۆم بۆ لای خومینی و ئەو خواستە سیاسیانی خۆیان دووبارە مەترەحەکەنەوە کە لەوێ دووبارە جمهوری خومینی و دەمو دەستگای جمهوری ئیسلامی بەشەکانی زۆریان مخالفەتەکەن لەگەڵیان و ئێمە بەرەو دەی فەروەردینەچین دەی فەروەردین کە ڕۆژی ڕێدانە بە جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی بێەوە کە قانونی ئەساسیەکەی بڵاو کاتۆ لەو ڕۆژات تەسمیمەگرێ انتخابات کا و ڕێ بدرێ بە حکوومەتێکی ئیسلامی دەسەپاکە دوانزەی فەروەردین نەتیجەکەی بڵاو بێت لەو کاتا لە کوردستانە ئەوەڵین جەریانێکە مەخالفەتەکە لەگەڵ ڕێدان بە حکوومەتی ئیسلامی کۆمەڵەیە پاشان مامۆستا شایزەدینی حسەینیە و دوایە حزبی دموکراتە یعنی ئێمە لەگەڵ بایکوتێکی سیاسیش لەلایەن جمهوری ئیسلامی ڕوبەڕۆبین لەلایەن خەڵکی کوردستان ڕوو بە جمهوری ئیسلامی ڕوبەڕۆ بین و هەمووی ئەمانە بخەیتە سەر یەک ئەمانە سێ چوار فاکتۆری زۆر بەیسە من ئاوە بەیانی یەکەم و بە چەند کەلیمە و بە چەند دقیقە ئەمە تەلاش و تێکۆشانی خەڵکی کوردستانە بەڵام هەمووی ئەمانە تەئسیر دانێ لەسەر جمهوری ئیسلامی نابابە ئەم کوردستانە گۆڕاوە و لە ئەوەش مهمتر لەناو لەو بەشەیە ئەوەیە کەیتە وردە وردە جێرە و کێشەکان لە کوردستانە دەستی پێیەکە حکوومەت خۆی ماتەیە جوابی داخوازیەکانی خەڵکی کوردستان نایەتەوە بەڵام خەڵکی کوردستان و ئەحزابی سیاسی خۆیان بە شێوەیەکی مستەقل شارەکانی کوردستان بەڕێوە بن ئەوە تا 24 و 5 مرداد کە لە منتەقەی پاوە و ئاڵوگۆڕانە دێتە پێشەوە چەندانە چێتەوێ لە لێ شەڕ و دەرگیری دەست پێەکە چەند ڕۆژە لەوێ سێ ڕۆژ چەند ڕۆژە پێم گەیشتبانەکەم سێ ڕۆژ توو لە کێشێت تعدادێک خەڵکە کوژرێن تعدادێک لە پاسداران و چەمرانەکەوێتە مەحاسرەوە بەڵام دوای هەیەتێکی تایبەتی دێت بە هەلیکۆپتەروانە نجاتیەیەن بە دوای ئەوایە کەیتر خومینی فەرمانی جهادێکە کایتە نەوارەکەی و دەنگەکەی هەیە من پێم وایە ئەگەر من کورتی کەمەتوانمەوە بڵێم فەرمانی جهادی خومینی یا فەرمانی جهادی دەوڵەت و حکوومەتی ئیسلامی کە هاتەتە سەرکار فەرمانێکی سیاسیە جهادێکی سیاسیە دژی نەتەوەی دژی خەڵکێک دژی گەلانێک دژی ڕەوتێکی تازە لە دناو خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستانە کە شقلی گردووە کە لە نەزەر منەوە مەسەلەکە ئەوە نیە نەزانن مەسەلەکەوەیە کە مەسەلەیەکی کامەڵەن سیاسی و جددیە و ئەو تەسمیمێکە کە پێشتر لەسەری ساغ بوونەتەوە و ئەو ماوەی 6 مانگە بە دوای ڕوخانی حکوومەتی پەهلەوی دەورانێ بوو کە جمهوری ئیسلامی تەواوی تەلاشی خۆی کرد کە بە هەم بە پیلان هەم بە شەڕی ناوخۆ هەم ئیسفادەکردن لە ئاین لە بینی شیعە و سونی بە تایبەت لە شاری سنە و شەڕی نەورۆزی خوێناوی لە بینی مەلا ئەحمە و سەفدەری و ئەوانە و هەمەوە کە لە منتەقەی مەهاباد بتوانێت هەمووی ئەمانە بخۆزێتەوە ئایا ئەتوانێت بە پیلان ئەم جوڵانەوە تێگەشتێنێت و هەرواش ئیسفادەکردن لە اختیاری مەوقەت بەڵام نەیتوانی و من پێم وایە نەتیجەی فەرمانی جهادی خومینی کە لە 28 مردادشە دێتە پێشەوە من پێم وایە نەتیجەی خەبات و تێکۆشان و
و پلەیەک بەرەوە پێشچوونی ئەم جوڵانەوەیە کە من ئەوات پلەکەمە. زۆر باش کاک ڕەحمان. کاک حسێن، دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی دیارە سەرەتاکانی بەدەسەڵات گەیشتنی بوو، هەندێک کاری تایبەت بۆ مستەحکەمکردنی پایەکانی دەسەڵاتی خۆی خستە دەسووری کارەوە. یەکیان ئیعدامی مخالفین یا ئەوانەی ڕۆژیمی پێشوو بوو، کاربەدەستانی دەسەڵاتی پێشووی خستە پای جوغەیدار و ئیعدامی کردن. هێرش بۆ سەر ژنان و داسەپانی حجاب بۆ سەر ژنان بە خەڵکی بە شێوەیەک لە شێوەکانوت شۆڕش یا ئینقلاب کۆتایی پێ هاتووە و بگەڕێنەوە ماڵەکەتان و ئەوەی کە هەیە نەتیجە و حاصڵی ئەو شۆڕش و ئینقلابەیە کە ئێوە کردوتانە. پێشەوە ماجرای خوێنینی سنە کە لە بەهاری ساڵی 58 و پێش فەرمانی هێرش بۆ سەر کوردستان ڕوویدا، ماجرای تورکەمەن سەحرا، ئەم هەمووە قەتڵ و عامەی کە کرا بۆ محکەمکردنی پایەکانی خۆی بۆ هێرشی کردە سەر کوردستان چ خەتەرێک بوو بۆ کۆماری ئیسلامی و بۆ پایەکانی ئەم تازە بەدەسەڵات گەیشتووە کە خومێنی ئاوا لێی نەگەران بوو و فەرمانی هێرشی بۆ سەر سادر کرد. بڵێ هەروە کە کاک ڕەحمان باسی کرد، من مخالفەت لەگەڵ باسەکانیان نییە، ئەوانە ڕووداوەرێکی واقعیین کەەوە باسی کرد. بەڵام ئەگەر ئینسان هەڵبگەڕێتەوە بۆ دواتر کە بۆچی ئەسڵ وای پێهات ڕەوەند ئینقلابێک شۆڕشێک کە خواست و ویست کرێکار و زەحمەتکێش و چینی هەژار و فەقیر بوو بۆ ژیانێکی باشتر، بۆ وای بەسەر هات، بۆ مەسەڵەن ڕژیمێکی ئیسلامی ارتجاعی هاتە سەرکار. ئەساسەن لەوە بنیە سەر چاوەڕێی گردووە کە ئەو ئینقلابە ئەلا ڕەغمەوەکە کرێکار و زەحمەتکێش و هەژار و فەقیر ڕەنجیان بۆی دا، بەڵام ئەو ڕژیمەی یا ئەو جەماعەتەی کە لە سوار سەر ئەم ئینقلابە بوون بۆ بوونەوە کە ئەوان دەسەڵاتیان بوو، بۆ بوونەوە کە ئەوان ڕێکخراو بوون و لە لەحازێکی چەوکاک جەرەیانی چەپ و جەرەیانە چەپ و ڕادیکاڵگەلێ کە لە کۆمەلگا بوون، بەڕاستی ئەلا ڕەغمەوە کە زۆر زەحمەتیان کێشا لە وەخت ئینقلابە و ئینقلابیان بەستەمەرگیان، وەک نمونەی مەسەڵەن فەداکاریە کە چریک فەدایی لە وەخت پیا کردیان و کاریان کرد، زەحمەتیان کێشا. بەڵام وەختێک ڕژیمی شارڕوخا ئەم چەپە خۆی بایی نازانی تر بۆ ئەوەی کە بۆ دەسەڵاتی سیاسی تێبکۆشێ، هیچێک ئەسڵ پێیوا بوو ئەو کار خۆی کردەوە وەزیفەی خۆی لاسە بەرەوە ئیتر دوای ئەوە ئەمە حکوومەت یعنی تەلاش بۆ حکوومەت وجودی نەبوو و لە نەتیجە ئینقلاب شکستی خوارد و خومینی و دار و دەستەکەی بۆ ئەو مەئموریەتە کە پیان سپێردرا بوو ئەم ئینقلابە ئیجتماعیە بەلاڕێیا بن و بۆ ئەوەی کە بتوانن خواست و ویست ئینقلابەکە بەگشتی سەرکوتکەن، ئەمانەیتر پلانیان بوو بۆ ئەمانە، پلانیان بوو بۆ ئەو کارگەلەکە بۆ وەزیفەی خۆیانیان نەزانی، وەختێک دەسەڵاتی گرێدەسەوە خۆی پایەکان خۆی محکەم وکاتەوە بە ئەوەڕین حرەکەتێک کردی هێرشی کردە سەر تەزارات و ئەترازات ژنان لە سەراسەر ئێرانە. جیالەوە بە حاڵ مەزهب ڕسمی وەک مەزهب شیعە ئەوان لەسەرەوە سوور بوون، خۆیانیان داگرون کە بەراخرە ئەم وڵاتە وڵاتی ئیسلامیە و ئیسلامی بەنەزەر ئەوان تەنیا شیعەس. ئەمە جیالەوە وەختێک هەر حکوومەتێک یعنی ئەمە بە تاریخ این بووە سابت بووە کە بۆ ئەوەی کە گەرەکی بێت هەر حکوومەتێکی تازە بە دەسەڵات گەیشت و بۆ ئەوە کە بتوانێت خەڵکەکە لە دۆر خۆی ڕابگرێت یا ئینسجامێک لە دۆر خۆی ڕابگرێت، احتیاجی هەست بەوە یا ئەبێ کە ڕێفۆرم بات بۆ ئەوە کە بتوانێت خەڵکەکە قانع بێ، یا ئەبێت دژمنێکی فەرزی حتا ئەگەر فەرزیش بووە دژمنێ فەرزی بخاتە بەر ڕەکیف بۆ ئەوەی کە بداخرە خەڵکەکە لە پشتی بێت بۆ شکاندن ئەو دژمنە. من وازانم یەکێک لە سەرچاوەکانی کە ئەمانە هێرشیان کرد سەر کوردستان و حتا فتوای جەهادیاندا وەک فتوایەکی مەزهەبی و سنەتی خۆیان، ئەمە لەوە ناشیەگرێت کە ئاساسەن ئەمان دژمنێکیان احتیاج بۆ ئەوەی کە بتوانن خۆیان و حکوومەتەکەیان ئینسجام پێبن. لەبەر خاترەوە ئەرتش و نیروی نظامی لە ئینقلابەش تا حدێک فرە زەربەی دی بوو و خۆیان فرەیەک لە نیروی ئەرتشی و نظامیان ئەعدام کرد بوو
احتیاجیان بوو بەوەکە ئەم کارە بکەن و لە کوردستانیشە بارحاڵ ئەوان ئەیانزانی کە ئەو شتێنە کە کارڕەحمان باسی کرد بە تۆر واقعی کوردستان لەگەڵ سەراسەر ئێرانە دوو دنیای جیاواز بوو ناکریا ئەم دوو دنیا جیاوازە بۆ ئەوان نەیەتوانی سەر بگرێت لەبەر خاترەوە لە سەراسەر ئێرانە بە جۆرێکتر دەسەڵاتیان گردو و بەسەر کرێکار و زەحمەتکێش و خەڵک و ژنان و هەموو جنبشە و اجتماعیەکان و پێشڕەوەکانیان سەرکوت کردبوو بەڵام لە کوردستانە دەسە خەڵک لە شارەکان چاو ئاهاتن بۆ ئەوەی کە ئیحساس ئازادی بکەن بۆ ئەوەی کە بێن لە کوردستانە ئەم تەجروبە وەربگرن کە چۆن ئەم خەڵکە خۆیانیان سازمانداگە شورایان هەست بنکەکانیان هەست و مبارزەیەکی سیاسی جدیان لەگەڵ جمهوری ئیسلامیە هەست و من ناگەن بەم حرەکەتێنە کە جمهوری ئیسلامی گەرەکی بەسەریاندا سەپێنێ لە نەتیجە ئەوان بەو نەتیجەگەین کە ئەمە بە تەنیا حمڵەیەکی نظامی چوون لە ڕێگەی سیاسیە و هیچ کارێک نێتانی بیکات چون قسەی ئێمە قسەیەکی حەق بوو قسەیەکی ڕۆشن بوو نسبەت بە خواست و ویست چینێک توێژێک لە جامعەی کوردستان کە هاتوونە سەرکارەویش چین و توێژی کرێکار و زەحمەتکێش بوو کە لە نەتیجەی نازانم ئینقلاب سفیری شاو نازانم ئیسلاحات ئەرزیە ئەمانە هاتوونە حاشیە شارەکان و بوونە مایەی مبارزەیەکی جدی بۆ ئاڵوگۆڕ لە ژیان خۆیانە ئەمە بەرحاڵ بۆ جمهوری ئیسلامی قابل تەحمل نەبوو و حمڵەی کرد حمڵەکەیکی بەڕاستی دروستە 28 مرداد ئەو فەرمانیەدا بەڵام زۆر زوو لەوە دەستی پێکرد بوو من لە بیرمە لە دەوران جەمعیەتەکانە ئەوڵین شارێکە ئەمانە نیرویەکی نظامیان بەڕێ کرد بۆ کوردستان لە کامیێرانەوە گوزەریە خەڵک کامیێران زیاتر لە 1 هەفتە ژن و گەورە و بوچک و مناڵ هاتوونە سەر خیابانەکان بە سخۆنڕانی تیژ و ڕۆشن هاوڕێی گیان بەختوگلومان کاک عارف مەولانایی کە یەکێک لە باشترین ئاژیتاتۆرەکان بوو ئەم خەڵکیە هاوردووە سەر ئەو خیابانە بۆ 1 هەفتەی تەواو بەر ئەو ستونە گیریا سوونێکی زرێهی زیاتر لە دەدانە تانگ چیفتنی پێبوو هاتوو بۆ تەقویەت پادگان سنا ئەمە گشتی بەر لە 28 مردادە ئەو جەمعیەتە یانی ئەو حرەکەتە حتا من لە بیرمە خەڵک چوون یەکێ لە تانگەکانیان گرت یەکێ لە تانگەکانیان گرت هاوریان ناو کامیێران نمایشیان پێودا ئەم ڕۆحیە مبارزاتیە کە مردم بووی بۆیان سلما بوو کە ئەمە ناکریە هەروە تۆ سەرکوتیکەیت هەروە بە خاڵی بەرحاڵ ئەو ستونە هات ڕەت بوو بە شێوەیەک چون واقعەن ئێمە نیروی نظامیمان نەبوو 3-4 دانە ژێسێ و کلاشنکۆفمان بوو لە جەمعیەتە بەری پێناگریە فقط اعتراضات و مبارزاتەکە بوو ئەگەر واقعەن شەڕێکیش دەستی پێ بکردایەت معلوم بوو بەرحاڵ کوشتارێکی فریانە کرد و ئێمە نەمانەتوانی واقعەن بەو شێوە بەری پێ بگرین لە هەر حاڵە ئێمەیش وەک کۆمەڵە بە تەور واقعی تەنیا تەسلیم گیرەندەی ئەم مقاومەتە نەبووین حزبی دموکراتێک بوو لە پاڵ ئێمە کە بە تەواو مەعنا ئەوان شەڕیان مبارزەیان کارێکە ئەیان کرد لە مقابل جمهوری ئیسلامیە بۆ ڕەفع ملی نەبوو بە تەور واقعی بەڵکو بۆ مزاکرە بوو بۆ ئەوە بوو کە دەسەڵات لەگەڵ جمهوری ئیسلامیە بە شێوەیەکدا بەشکەن لەبین خۆیان و جمهوری ئیسلامیە و لەم بینە خەڵکی زەحمەتکێش کرێکار ئەوانەی کە لە مەیانە بوون فقط پلەیەک بوون فقط تەنیا وەسیلەیەک بوون بۆ ئەوە ئەوان بتوان مزاکرەی پێ بکەن لە نەتیجە زۆر قاتع نەبوون لە مبارزەکردن مسلحانە لەگەڵ جمهوری ئیسلامیە و ئێمەش بە تەنیا خۆمانەوە بۆ نیروە نظامیە کەم تەجربە و بەڕاستی دارای ئەو تەوانە نەبووین یا ئەو ئێعتماد بە نەفسمانە نەبوو کە هەر ئەو وەختە بەر لە 28 مرداد ئێمە شەڕێکی مسلحانەی جدید لە مقابل جمهوری ئیسلامی دەست پێ بکەین یەکێکی واقعەن ئێمە مبارزەی سیاسیمانە کرد یعنی بە تەواو معنا تەشکیلاتێک بووین کە مبارزەی سیاسیمان لە ڕێگەی خۆماندانیەوە تەواو ئەو حرەکەتە سیاسی گەلەکە کردیا لە کۆچ مەریوانەوە بیگرە لە تەحسن شارسنەوە بیگرە لە اعتراضات و مبارزات خیابانی و بیگرە ئەمانە کولەن حرەکەتێک بوون کە مبارزەی سیاسی بوو بەڵام جمهوری ئیسلامی احتیاجی بوو بە نیرویەک نظامی بیتەرێتەمایان چون ئەیزانی تەنیا لێ ناتوانێت موفقیت بەدەست بێرێ چون ئێمە نقطە ضعف ئێمە بوو و نقطە قووەت ئەو بوو نیرویەکی فراوان
لە بەردەستیا بوو بالاخرە بە تەوەهم و بە نازانم تعسب مەذهبی و ئەمانە لە وەختە دیمان وەختی پەیامەکەیدا بە هەموو ئیمکاناتێکە و ڕژیانە کوردستان بیرمە واقعاً ئێمە لە شار کامیێران دوای ئەو هینە وەختی کریا زۆر مقاومەتێکەوەمان پێ نەکریا حتا لە سنا مقاومەتێک وای نەکریا لەو ئەوە ڕۆژە کە هاتن دوێ هاتنە شارەکان لە هەرچی شارات ئەعدامکردن نازان دەستبردن بۆ زندانی کردن ئەعدامکردن عکس و فیلم ئەو ئەعداموەلە کە لە شار سناکردیگە لە مەریوان ناکردیگە لە بەقێ شارەکان ترا هەر کوێنێک دەسەڵاتیان بەدەستەوە گرت و فۆنی هاتن ئەو کارێکیان کرد یعنی ئەمە پەلامارێک بوو بۆ سەرکوت پەلامارێک بوو بۆ ئەوەی کە بەراخرا نیرویەکی گەورە لە پشت خۆی کۆکاتەوە حرەکاتەکانی بەم شکڵە دەستی پێکرد بەڵام لە پاڵ ئەوە کە ئێمە بێتەجربە بووین بەڕاستی وەختی مقاومەتەکە دەستی پێکرد مقاومەتێکی واقعاً قابل افتخار بوو بۆ مردم کوردستان کە سەرڕای ئەوە تۆ نیروی نظامیت نییە تەجربەی ئەوەتە نییە ئامادەگیت نییە خۆت بۆ شەڕ حازر نەکردێت شەڕ بەسەر سەپیا وەێت تۆ بێت ماشایکە لە ئەر 3 مانگە مەجبور بوون وارد مذاکرە بنەوە لێل تا دوارە بە مبارزات و دەی بە شەڕ مسلحانە دووبارە مەجبور بوون داوای مذاکرەکەن و بێنەوە دوارە جارێکتر ئەوان بە هەدەفەوە کە خۆیان ئامادە بکەن بۆ جارێکی تر سەرەکی تر کە بتوانن یەکسەرە یەکلایی بکەنەوە و کۆمەڵش واقعاً تەوەهمی نەبوو بەوە ئەیزانی کە ئەم مذاکرە ئەوان بۆ خۆ ئامادەکردنە بەڵام بۆ ئێمەش امتیازێکی بوو کە بلاخرە تۆ هەر ڕۆژێکیش بیت لەناو خەڵکە فعالیت سیاسی خۆت بکەیت خەڵک سازمان بیت اعتراضات و مبارزاتیان ڕاهبەری بکەیت بۆ ئەوەش بۆ ئێمەش اینێکە واقعاً نعمەتێک بوو بۆیە ئێمەش پێمان وابوو ئەکرێت مذاکرەیان کرد لێ یانە هەیئەت نمایندگی وەک کاک ڕەحمان باسی کرد دروست بوو جدیشیان گرت داخرە خواست و ویست خوانیان مەطرح کرد بەڵام لەلایەن ئەوانە واقعاً هیچ حرەکەتێک بۆ ئەوە کە بتوانن جواب ئەو خواست و ویستێ لەبەرەوە نەبوو فقط ئەوە بوو کە بۆ خۆیان بۆ شەڕێکی تر ئامادەکەن کە لە دەور دوو ماوەڕحاڵ خۆیان بۆ ئامادەکەن زۆر سپاس کاکسین کاک ڕەحمان کاکسین ئاماژەی پێدا ئەو کات ئەو سەردەم بەرەی چەپ وە لە سەروی ئەوانەوە کۆمەڵە بێت تەجروبە یا کەم تەجروبە بوو لە بواری مقاومەتی مسلحانە باشە ئەی مقاومەتە بەرەوە هەمووشمانە زانین بەو نیشانانەی کە باسی کرد باسی جەرایاناتی سیاسی ساحب نفوزی ئەو سەردەمی کرد کە ئەو بڕیاری مقاومەتی نەدابوو ئەو بە شوێن نەوەیەک لە سیاسەتی ترا بوو کە ئەیویست بەشێک بپشڕێ بۆ خۆی ئەم مقاومەتە چۆن شکڵی گرت چۆن خەڵک بەدەم ئەو مقاومەتەوە ڕۆشن و تا چەندێک ئامادەی ئەم مقاومەتە بوو خەڵکی کوردستان کاک ئاکۆ ئێمە خرێکین قسە لەسەر جوڵانەوەیەکەکەین کە هەر ڕۆژێکی لە هەر بەچێک لە شارەکان لە هەر گەڕێکێک بۆ خۆی مێژوویەکە وە پڕ لە شتی جۆراوجۆر پڕ لە دەرس و ئەزمون پڕ لە مشکلات و شتای تایبەتی کە ئێمە ئەتوانین فقە لێرە ئەوانەی کە عمومیترن زۆرتر بەرچاون باسی بکەین لەگەڵ خەبات و تێکۆشانی خەڵکی ئێران لە کوردستانشا خەڵک بەشدار بوو بەڵام ئەو ڕۆژە کە حکوومەتی پەهلەوی ڕووخا هەر ئەو ڕۆژە شارەکانی کوردستان دێهاتی کوردستان بەدەست خەڵک ئیدارەکرا من نمونەیەکتان بۆ جێڕمە شاری سەقس 35,000 نەفر وەختە جەمعیەتی بووە وەختی حکوومەتی پەهلەوی ڕووخاو دەستگای ئەمنیەتی وەکو شارەبانی و ژاندامری و ساوا کوانەی تر دەسەڵاتێکیان بەسەر شارە نەما خەڵک نوێنەرانی خۆیان هەڵبژات ئەم شارە بە دەوری 70 تا 80 کەس ئیدارەکرا ئەم 70 کەسە لەژێر نزارەتی شورای شارە بوون شورای شارش تەرکیب بوو لە تێکڵاو بوو لە کەسانی تایبەتی بەڵام من منزورم چییە؟ منزور وایە کە خودی ئەم ڕاپەڕینەوە ئەم قیامە و ئەم ئینقلابە خەڵک دەسەڵاتی بەدەست خۆیەوە بوو فەرقی کوردستانەوە بوو کە لە کوردستانە سەرایەوە کە خەڵک دەسەڵاتی بوو بەڵام شعارەکانی جمهوری ئیسلامی ئێمە لە کوردستانە نەمانویست ئێمە من لە شاری سەقزا کە بەشدار بووم و لە هەمووی ئەو تەزاوراتانە بوون لە یەک جێژ نەبیرم نییە کە نووسراوێک کە خومێنی ڕەهبەرە حسەینیە بوو جەنەتی لەوێ بوو
منتزری کە دوای هەمومان نەزانی چ کارە بوو لە جمهوری ئیسلامیە لە شاری سەقس تەبعید بوو لە ماڵی بنەماڵەیەکی لەو ئازیزانە بوو کە دواتیشە لە هاورە فەزیلەتی دارایشی ئادام کرا بەدەستی خەڵخاڵی و بەدەستی ئەم حکوومەتە ئەوانە هەمویان ئاگداری ئەو زاحواڵی سیاسی و کۆمەڵایەتی و ڕەوانشناسی خەڵکی کوردستان بوون خەڵخاڵی کە ئەم جەنایەتکار و فاشیستە خۆی لەبانە تەبعید بوو هەمووی ئەمانە ئەیانزانی لە کوردستانە بەڵام ئەو فەرقەی بوو لە کوردستانە شعار و بۆچوون و کە لە هەموو بەشەکانی تر ئێرانە لە ناو شعارەکاندا خومێنی و ڕەهبەر مشاکرا لە ناو شعارەکان و حرەکەتی سیاسیەکانی ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمە نەبوو خەڵک دەسەڵاتی بەدەست خۆیەوە شار بەدەست خەڵکۆ بوو لە سنە تایبەتی تر بوو تەنیا شارێک لە تەواوی سابقەی 43 ساڵی ڕابردووی جمهوری ئیسلامیە بە شێوەیەکی دموکراتیک بە شێوەیەکی ئازاد خەڵک شوێتە پای سنووقەکان و فەقە شاریش نەبوو فەقە شاریش نەبووە کە خەڵک بە بیر و بۆچوونی جیاواز و موسڵمان بێ کۆمونیست بێ دیندار بێ حزبی دموکراتی بێ کۆمەڵە بێ چریک بێ خەڵچوەتە پای سنووق بەرەساسی بۆچوونی خۆی ڕێیداوە هەمووی ئەمانە ئەبێ ئێمە دەرس و ئەزمونێکن لەناو ئەم جوڵانەوەی شەژمانگە کەمە بوومانە ئێمە بێ قبوڵیکەنەوە قسەی کاکسین دروستە لە بەشەکانی ئێرانش بوو پێش لەوە کە حکوومەت جمهوری ئیسلامی هەرشکاتە سەر کوردستان چووە سەر ئامۆل لەوێ 4 کەس لە ڕاهبەرانی سازمانی شریکەکانی ئاعدام کرد حملەی کردە سەر بەردانشگا ئەو شوێنانە کە شوێنی خەبات و تێکۆشان بوون تێکیش کات بەڵام کوردستان تایبەتی تر بوو چونکە کوردستان لە چوارچێوەی نەهادێکی چکۆلە و حرەکەتی چکۆلاتەوە کوردستان جوڵانەوە بوو جوڵانەوەی ملەتێک بوو ملەتێک بە کرێکاری و بە زەحمەتکێشی و بە کۆمونیستی و بە دینداری و بە بێدینی و بە حزبی دموکراتی و بە کۆمەڵەوە بەڵام لەم ناوە ئەوەی کە مهمە خودی بافتی سیاسی و ئیجتیماعی کۆمەلگا گۆڕاو خواست و داخوازیەکانی کۆمەلگا بەرەو پێچ بوو تۆ ناتوانێت ڕەوتی چەپ نەک فەقەت کۆمونیستەکان و سوسیالیستەکان کە ئەگەر کۆمەڵە بێت نا هەمووی جامعەیەکی چەپ بوو بۆیە زۆر زوو ئەم کۆمەڵە کە سازمانێکی مەخفی بووە لە 26 ڕێبەندانە دوای گیانبەخکردنی کاک حەمەحسەین خۆی ئاشکراکە هێشتا کۆڵێک مشکلاتی ناوخۆی هەیە کنگرە یەکەکەی گرێ اختلاف نەزەر هەیە کە چۆن کارکەن بەڵام بە دلیلیەوە کە کۆمەلگایەک و بەرەو چەپ بەرەو مەسائلی ئیجتیماعی زۆر ڕاحەت ئەم سازمانە کە سازمانێکی چەپ و سوسیالیست بۆ سەرای هەموو کەموپۆریەکانی زۆر زوو ئەتوانێت بێ بە شوێنێک بێ بە جەریانێک کە خەڵک ئەحتمالی پێکات بەڵام ڕەهبەران و فعالینی ئەم ڕەوتەش بەشی هەرە زۆریانەوە کەسانە بوون کە لەناو ئەم جوڵانەوە سابقەیەکیان بوو مێژوویەکیان بوو لە شارەکانی کوردستان لە دیهاتی کوردستان خەریکی کار و زەحمەت بوون زۆربیانی سەناکی باسەوات بوون تەحسیلکردە بوون بەڵام دارای ئەفکارێکی ڕادیکاڵ و پێشڕەوە بوون لە بۆچوون و لە مێشتیانە مافی کرێکار و زەحمەتکێش لەسەرەوەی هەمووی ئەمانە بوو بە ئەمانە هەمووی بووە هۆی ئەوە بووە ئەو شوێنە کە زۆر زوو لە کوردستانە جەمعیەتەکان شکڵ بگرێت خودی پێکاتنی ئەم جەمعیەتانە کە کۆمەڵی تیا بووە شریکی تیا بووە پەیکاری تیا بووە جەریانهای چەپی تری تیا بووە کەسانی منفردی تیا بووە کەسانێکی تیا بووە مسلمان بوون بەڵام باوەڕیان بە سکولاریزم و جیایدین و دەوڵەت بووە هەمووی ئەمانە لە دەوری ئەم جەمعیەتانە کۆبوونەوە ئەم جەمعیەتانە بوونە شوێنێک هەوێنێک بۆ ئەوە کە هەرچی زۆرترم جوڵانەوە قەدەمێ بەرەو پێش بێت جمهوری ئیسلامی هەمووی ئەمانەیەدی کۆنەپەرستانی کوردستان هەمووی ئەمانەیەدی مەکتەبی قورئان و موفتیزادە هەمووی ئەمانەیانەدی بۆیە ئەمانە چەقڵی چاوی کۆنەپەرستی و جمهوری ئیسلامی بوو بۆیە من پێم وایە ئەسقەزا ئەگەر ئێمە لێرە قساکەین ئێمە ناتوانین جوڵانەوەی خەڵک و کوردستان لە بەشی ڕۆشنبیری و بەشی چەپەکەی جیا بکەین و ناتوانین مەسەلەی خەبات و تێکۆشانی کرێکاران و زەحمەتکێشان لەو سەردەما بە واقعیەتەکەش ئەوەیە کە بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان ئەگەر بەرەساسی تەقسیم بەنیوێ بەشی کرێکار و زەحمەتکێش بوو فەقیر بوون هەمومان نەزانین بەشی هەرە زۆری
خەڵکی دێهاتی ئێمە لە کوردستان ئەچوون بۆ کرێکاری و ئەچوون بۆ شرکەتەکان دوای کورە پەسخانەکان هاتەتە پێشوێنی ئەمانە بافتی اقتصادی و اجتماعی جامعی کوردستانش بافتێک بووە کە بەڕاستی دەو لە حەزۆ بافتێک بووە کە خوازیاری ئاڵوگۆڕێکی جدی بووە لە ناو کۆمەڵگاکەی بۆیە زۆر زوو ئەم کەسانە کەونە دوای شعار و داخوازی ئەم کۆمونیستانە ئەم سوسیالیستانە و ئەم ڕەوتە بەڵام یەک شتمان لەبینە چێکا کاکۆ من پێم وایە ئەم کۆمەڵە کەیسە جەنابی شارێپیەکەی ئەم کۆمەڵە یەکێک لە یەک سازمانێ بووە کادرەکانی ڕەهبەرانی کاتوادی مستەفا سوڵتانی لە ئەرزی ئەو سێ چوار مانگە هەرەوە کەسێ بەحثی پاونۆسووەکەین پایەکی لە پاونۆسوو بووە پایەکی لە مەهاباد بووە پایەکی لە سەردەشت بووە پایەکی لە بانە و سەقز بووە پایەکی لە کەرەفتوو بووە یعنی ئەمە کۆمەڵە خۆی بە مەسئول زانی وە لەناو ئەم جوڵانەوە بۆیە زۆر زوو ئەو ئاڵترناتیوانە کە لازمە بۆ کەم جوڵانەوە بەرەوە پێشبەرێ کردویانە لە شاری سنە کاکسیقی کەماگەر لە سەقز کەسەکانیشی تر بۆیە ئێمە وەختە بینین وەختە جەریانی کەرەفتوو دێتە پێشەوە وەختە مەسەلەی خەڵکی فەقیر و فەلاکان دێتە پێشەوە ئاغاکان مستەلەح بن یەکێتی جوتیاران و جەمعیەتەکان ئەبن بە پشتوانەیە بۆ جوڵانەوە هەمووی ئەمانە کاک ئاکۆ کتێب هەیە مێژوو هەیە ڕۆژنامەکانی جمهوریەتی بەشێکی چاپ کردووە هەمووی ئەمانە لە مەقتەیەکی لە ماوەیەکی دووسێ مانگای اتفاقەکەوێت یعنی ئەگەر لە سەقز لە 25 مردادا لە کەرەفتوو شەڕ بووە هەمزەمان لەگەڵ ئەوە لە پاوە شەڕ بووە یعنی جمهوری ئیسلامی هەموو تەلاشی کردووە لە ماوەی ئەو 5-6 مانگە بتوانێت بە پیلان بە ئیسفادە لە کۆنەپەرستان بە کرێگیراوانی جۆرا و جۆر بتوانێت ئەم جوڵانەوە بشکێنێت و بۆی ئەبینیت مشاکەین هەمووی ئەم حرەکەتانش کە ئیتفاق کەوتووە ناخۆ نەبووە ئەو قسەکە کاکسەنی شارێپیەکەوە جناب بە پرسیارەکەی 100% ئەم جوڵانەوە تێکڵاوێکی بووە و ئەم تێکڵاویە لە بینی خودی جوڵانەوەکە و خەڵکەکەی و ئەحزابی سیاسیەکی و بەتابێت ڕەوتی چەپەکەی ئێمە شایدی دواتر هەیندا شێوایەتی تر لە داخوازیەکانیە لە گەڕانەوەی هێزی پێشمەگە دوای شەڕی سێمانگە بۆ ناو شارەکان لە شوعار و لە قسە و باسەکانیانە لە پێکاتنی ئەنواعی نەهاد و تشەکلهای کرێکاری و ژنان وانە لە ئەوەڵی مایمەیەکانە هەمووی ئەمانە من پێم وایە نیشانەی پێشکەوتووی و بەرەو پێشچوونی ئەم جوڵانەوەیە ئەم جوڵانەوە کە ئەگەر من و تۆ ئێستا لە ڕۆژ دوای 43 ساڵ خەریکی قساکردن لەسەری هەمووی مەدیونی فعالیەت و تێکۆشانی فەقەت چەپەکان نییە پشتیوانی کرێکاران و زەحمەتکێشان پشتیوانی و دەخاڵەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان پشتیوانی و دەخاڵەتی ئەو کەسانە کە لە لەحازی فەلسەفی و ئاینی و لەگەڵ کۆمەڵە نەبوون لە بەحازی فکری و لەگەڵ کۆمەڵە نەبوون بەڵام خۆیان بە دۆسیەم تشکیلاتە و ئەم ڕەوتە چەپازانی من پێم وایەمە هەمویان تەسیراتیان بووە و ئەگەر من کۆتای کەمە لە یەک جملاڵێم جوڵانەوەی خەڵکی کوردستان مقاومەتێکە کراوە لە بەرابەری جمهوری ئیسلامیە نەتیجەی فعالیەتی و تێکۆشانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ بەگشتی و لەناو ئەوشە ئەو ڕەوتە چەپ و عەداڵەتوازە کە لەناو هەموو بەشەکانی کۆمەڵگا بوو. سپاس. زۆر سپاس کاک ڕەحمان دووسێ پێیانمان بۆ هاتووە دانەیەکیان هیوا لە مەریوانە سڵاو ڕێدی ناردووە بۆ بەرنامەکە و دەستخۆشی ئەم بەرنامە کات ئەڵێت باسێکی زۆر گرنگە هیوادارم بە وردی بچنە ناو ئەو مێژووە و بۆ نەسلی ئەمڕۆ بۆمان باسکەن شەڕوویدا حتممەوە ئەو هەمووە بەدەدی کە قەولی کاک ڕەحماوەتی 6 مانگ پڕ بووە لە تێکۆشان و لە کار و خەبات و چالاکی لەوانەیە بەم سەعاتە نەکرێت ئەو واقعات زۆرانەی لەو 6 مانگە ڕوویدا و دواتریش درێژێ هەبوو باسکەین بەڵام هەوڵە دێن ئەم بەرنامە لانی کەم ئەوەی کە کاکیوا لە مەریوان داخوازی کردووە باسی بکەین. کاک ئازاد لە شنۆ نووسیوێتی بۆ کۆمەڵە ئەو 6 مادەی کە درا لە مزاکرەیە و دوایە حیزبی دموکرات ئیدعای کرد قبوڵی نەکرد ئەگەر ئەو 6 مادە هەبوایە باشتر نەبوو باس لەو مزاکرا کات کە
کرا و کاگڕەحمان گۆشەیەکی شارەی پێکرد تازە و پامێتریژە خوێنمەوە جاچینە سەرەوە ئەڵێ کوردستان تەنیا سەنگەری شۆڕش نییە مەشعەلی درێژە پێدانی شۆڕشیشە بەو مێژوویەی کە ئەو دوو هاوڕێیە باسییان کرد زۆر سپاس بۆ کاک ناوی خۆی نەنووسیوە تەنیا نووسیوەتی سنە زۆر سپاس بۆم سێبەڕێزە کاک ڕەحمان بام پرسیارە هەر لە تۆ تازە دەستی پێ بکەین ئەوەی کە معروفە بە دانی شەش مادایە و شەش امتیازەی کە کۆماری ئیسلامی گوایە لە مزاکرات داوێتی و کۆمەڵا وەری نەگرتووە ماجراکەی چ بوو ئەگەر بە کورتی بۆمان باسکەی هەڵبەت کاکسێن لەبارەت بەردێن بۆ لای تۆش کاک ڕەحمانیان فەرموو بەڵێ دوای ئەوە کە کۆمەڵە وەکو شارەم پێکرد لە دوو مەقتع پێش لە ساڵی 1358 هەم لە شاری سنۆ هەم لە شاری مەهاباد دوو دانە قەدنامەی هەشمادەیی نووسرا ڕوو بە حکوومەتی مرکزی کە لە هەردوو قەدنامەکان حزبی دیموکراتم کۆمەڵە و هەم مامۆستا شایزەدین بەشدار بوون و لەوێ قبول کراوە کە مامۆستا وەکو ڕئیس و بەخۆ نوێنەری وەکو ڕئیسی هەیەتی نمایندگی خەڵکی کورد بناسرێت دواتر کە دوای شەڕ دێتە پێشەوە ئاڵوگۆڕ دێتە پێشەوە ئەوە 26 مادەی مربوط بەو دەورە نییە 26 مادەیە گاتە دوای شەڕی سێمانە بەس پاشان ئێمە چووکە ئەم مێژووە زۆر دوور و درێژە جارجار خەڵک لێ شەوێ ئەوە ئێمە کەمی شارەی پێەکەی کەم باسی لەکەم پێم وایە کۆمەڵە تلەیزیۆنی ئێوە ئەم ئەرکە لە نەزەر منەوە چونکە بەشێکی زۆر لە هێز و توانایی کۆمەڵایەتی کۆمەڵە لە جوڵانەوەی خەڵکی کوردستان وەرگیراوە بە حەقش و ئیشارەکردن بەو پەریودانە بەو تاریخانە و باسکردن لەسەری ناسینی ئەو کەم و کوڕیانە ناسینی جمهوری ئیسلامی ئەمڕۆ جمهوری ئیسلامی کەوتە شرایەتێکی ترۆ بەڵام سبحان هیچ گارانتی نییە کە جمهوری ئیسلامیت نێتە سەرکارەوە نەفە بە شکڵێکی تر وە ناسینی ئەم کەم و کوڕیان و قسە و باسکردن لەسەری و ئیشارەکردن پێی من پێم وایە زۆر لازم و زەروریە ئەمە ئەتوانێ یارمەتی دەری ئەمە بێت کاک ئاکۆی عەزیز هەیەتی نمایندگی خەڵکی کورد ساغ بۆ قەدنامەی 26 مادەی نووسی ڕوو بە حکوومەتی مرکزی دوای شەڕی سێمانگە لە بێوران و لە منتەقەی سەردەش قسە و باس کرا هەیەتی دەوڵەت هاتۆ بۆ کوردستان بەڵام لە نەزەر کۆمەڵەوە تەواوی ئەو قسە و باسانە کە جمهوری ئیسلامی کرد فقط بۆ کە جمهوری ئیسلامی لە تەحلیل و ئەرزیابی و هجوومەکەی خۆی و فەرمانی جەهادەکەی خۆی بۆ کوردستان تووشی شکست بوو بۆیە ئەو بە دوای کاتاگەڕا و ئەو کاتە بۆ ئەو زۆر مهم بوو شەڕی دارساوێن و شکانی ستونەکەی جمهوری ئیسلامی هاشەکشەی پێکرد هاتە پای مزاکرە لەو مزاکرە و شتاکە دانیش قەدنامەی لەیان هەیەتی نمایندگی خەڵکی کوردستان و نووسراوە تەحویڵی درا هەم کۆمەڵە هەم دموکرات هەم مامۆسا و هەم سازمانی شریکە فەدایەکان ئیمزایان کرد بەڵام جمهوری ئیسلامی 26 مادەیەکەی قبول نەکرد وەکو جاری پێشوو چۆن لە منتەقەی پاو نەوسو ئەویست لەلایەن عەشایر و مشکلە سازکا و بەشێک لە شەڕی پاو نەوسوشە تەسیری ئەوان بوو وەکو چۆن لە شاری سنەش نەورۆزی خوێناوی دروست کرد لە ئاین ئیسفادەی کرد لە بینی سونی و شیعە مەلاحمەی موفتیزادە و سەفدەری بوونە هۆی ئەوە و هەر چۆن لە منتەقەکانی تر هەم کارانەی کردووە ئەوش ئەویست لەو ماوە ئەمەکە لە ناو هەیەتی نمایندگی خەڵکی کورددا ئەمە بەرجەستە کاتۆ بۆیە ئەو پێیوا بوو ئەگەر بە قسە و باش لەگەڵ حزبی دموکراتی کوردستان بە تەنیا دابنیشێ ئەتوانێت موفق بێت کردشی بەداخەوە حزبی دموکراتی تحتی تەسیری و سیاسەتە قەراری گرت و حتا پادگانی مەهاباد کە لە 26 و حوتی ئەگەشتوانەکەم 26 و حوتی بەهمەنا گیرا بوو و لەوێ کەوتووە دەستخەڵ بەشی هەرە زۆری ئیمکاناتەکەی کەوتووە دەست حزبی دموکرات ستونێکی جمهوری ئیسلامی کە ناردۆ بۆ مەهاباد و پادگانی پێ تەسلیح کردۆ بە ئەو پەیامە مەشهورەی حزبی دموکرات بوو بە قەول لە بەیکی پیشانوت بە خومینی بە قەول گۆرانی و ئەوانە شاید پاسدار لە ناو شاریە بەڵام هەمووی ئەوانە پیشانی داکە نام سیاسەتی جمهوری ئیسلامی فقط ئیلانە بۆ ئەوە کە بتوانێت ئەو فرسەتە بگیر بێنێ ئەگەر ئیشتباش ئەگەر لە بیریشمان بێت
ئێمە دوای شەڕی سێمانگە لە پاییزۆکەیتە هێزی پێشمەرگە چۆت و ناو شارەکان لە ئاخری ئیسفەندی ساڵی 1358 جارێکی تر حکوومەت لە ئەم جارە لە تەریقی کامیارانەوە دەستی کردو بە هێرش حملەی کردو ستوونە گەورەکەی نار بەرەو شاری سنە ماوەیەک لەوێ مقاومت کرا پاشانەوە هاتووە منزورمەوەیە کە ئەو قەتنامە حزبی دموکرات لە 26 کردی بە 6 بەڵام جمهوری ئیسلامی ئەمە فقط پیلانی بوو بۆ کە لە بین حزبی دموکرات و هەیئەتی نمایندەی خەڵکی کورد و کۆمەڵا ئەم تەشەنوجە دیاکە جیایی زۆرکە بەڵام کۆمەڵا موافقی نەبوو هیچ قسەیەکی تیان نیە بەڵام ئەو بەشەی کە زۆر مهمە بۆ نەهاتە پێش کۆمەڵم مانع لەوە نەبوو کە حزبی دموکرات هاتوچۆی کرد دانیشتش لەگەڵیان ئەوە کە سەری نەگرت نەتیجەی دروستبوونی ئەو سیاسەتەی کۆمەڵە بوو کە ئەم دەوڵەتە خەریکە وەخت ئەسێنێت لە بەهارە جارێکی تر خۆی قەویە کاتەوە و هێرشە کاتۆ سەر کوردستان ڕوا شاتت بۆیە سیاسەتی کۆمەڵە ئەسقەزا لەو کاتە لەگەڵ مامۆستا شایزەدین زۆرترین قسەیان لەسەرەوە کردووە وەڕوو بە کۆمەلگاش بڵاو بۆتەوە کە ئێمە ئەبێ ئیتحاد و یەکپارچەوی خۆمان یەکڕووی خۆمان زۆرتر بکەین دش بە سیاسەتەکانی جمهوری ئیسلامی فریوی ئەمانە نەکەن ئەمە یعنی منزومەیە کە وانە بووە کە شتێکی تایبەتی بێت کۆمەڵە چ بێت مەسەن لە بەر دەفتەرەکە و نەها دەکا وێستا بنێشت بێتم قەدنامەی 6 مادەی بڕواتە پێشەوە حزبی دموکراتیش وەری نەکرد بەداخەوە کاکسێن نکتەیەک ماوە لە درێژەی قسەکانی کاگڕەحمان لەم بارە مشەخەسە تا دێمە سەر سوالەکە منیش من موافقم هەرحاڵ ڕژیمی کۆماری ئیسلامی لە داینی ئەو قەتنامەیە لە کۆمەڵە تەواو فشارێک کە بووی ئەوە بوو کە هەموو هێزە سیاسیەکان کە لە ساحەی سیاسی و نظامی کوردستانە دەستیان هەست ئەبێ لە مذاکراتە بەشدار بن و تەواو تەلاشی ئەوە بوو کە خەڵکی کوردستان ئەگەر قەرارە مبارزەیەکەکەن لەگەڵ کۆماری ئیسلامیە یەکگرتووانە بیکەن و کۆماری ئیسلامیش لە مقابل ئەمە تەواو تەلاشی ئەوە بوو کە دووبەرەکێ بخاتە ناو بزوتنەوەی شۆڕشگانی کوردستان و حاڵە لاوازەکانی ئەناسی ئەیزانی کە بەرحاڵ حزبی دموکرات گەرەکیە چی بکات ئەو بەتەمای دانیشتن و مذاکرە بە شەرت ئەوە کە حزب دموکرات بە باشی بەڕسمیت بناسێ ئەمان حاضر بوون هەر نۆ سازشێکن لەگەڵ کۆماری ئیسلامیە ئەوە یازانی و ئەوان تەلاشیان نەکرد کە بە هەر شێوەیەک حزب دموکرات حتا ئەگەر لە ڕووی کاغەزی چەوبووگە ڕازی نگا بێرن بۆ ئەوە کە ئەم هەیئەتی نمایندگی خەڵکی کوردستانە تێک بشکێەوە ئەم یەکگرتوویە نەمێنێ بە شێوەی سازماندراوە ئەمە یەک مەسەلەتر لەو سوال پێشووترە تۆ ئشارەت پێ کرد ئەی چۆن بوو ئێمە تەجروبەمان نەبوو بەڵام ئەم مبارزە مسلحانە بەم شکڵە قەوی دەرهات وە شقڵی گرت ئەگەر ئیجازە بین پێم خۆش لەسەرەوە کەمێک ڕێک پرسیاری ئایستش کە بۆم دانابووی ئەوە بوو کۆمەڵە ئەم هێزی پێشمەرگەی چۆن سازماندا ئەم مقاومەتی چۆن خەڵکی مسلح کرد بەو پێشینەی کە تۆ باست کرد بەو بێت تەجروبەیە و کە مەزمونیە پرسیارەکەم هەر ئەوە بوو بەتۆر واقعی ئەگەر ئەمە بگەرەکمان بێت ڕیشە یابیکەین ڕەنگە بە تۆر واقعی ئەمە احتیاجی بە لێکۆڵینەیەکی ئاکادمیک بێت کە هەموو نقطە زەعف و قووەتەکانی بسەنجێ و بزانێت بلاخرە ما بە ئەزای ئەم حرەکەتێ لە هەر کامێکی یا هەر تەسمیمێک ئەو ئەیتوانیت شەبێت ئەمە احتیاجی بە لێکۆڵینەیەکی گەورە گەرەکە شاید لە تەوان منان نەبێ بۆ ئەم گشتە بەڵام تەجروبیاتی خۆم ئەوە ێژێکە یەکەمین شتێک کە ئێمە ڕەمز و موفەقیەتمان بوو ئەوە کە مبارزەی مسلحانەمان لە شکڵ چریکی دەرهاور کردمانە مبارزەیەکی توودەیی و توودەی خەڵک بە عام بەشداری ئەم مبارزە بوو ئێمە لەم مبارزاتە توودەیە بوو کە ئێنەرژیمانەگرت تەوانمانەگرت و واقعەن ئەمانتوانی دەوام بێرین ئەنا هەم ئێمە و هەم حزب دموکراتیش واقعەن هێزی پێشمەرگەی دموکرات واقعەن توودەیی بوو بە تەواو معنە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و هەموو کەسە براخی سە بە هەر ئیدە و ئارەزوویەکەوە بەڵام توودەیی بوو خەڵک بەگشتی بەشداریانەکە ئەم مبارزە توودەیە فەرقەکەی لەگەڵ مبارزەی چریکی ئاوەسەکە خەڵکەکە خۆیان بۆ چارەنووس خۆیان خەریکن مبارزاکەن تێکۆشن ڕێگەی بۆ دۆزنەوە و کارێتیاکەن و زەحمەتی بۆ کێشن من وازانم هەر لەحزەیەک یا هەر کارێک ئێمە هەر حرەکەتی نظامی ئێمە
ئەگەر بەشداری کۆمەڵانی خەڵکیتیان نەبووێت لەیسەر لە حرەکات پشتجبهەوە بیگرە لە نازانم یارمەتیدان و مەخفیکردن و یارمەتیدان بۆ ڕاگواستن زەخمیەکان و کەلوپەل و هەموو شتەمانە فشارە ئەسلەکەی بەدەست کۆمەڵانی خەڵکە بوو میوانداریان لە پێشمەرگە و ئەنێ تۆ هیچ شتێک شکناوی کە ئەمە دەست خەڵکیتیان نەبێت ئەم مبارزات من لەبیرمە لە سەرەتای پێشمەرگایەتیمانەوە دەور دووە وەختەوەی تر لە شار کامیێرانە پێشمەرگە هاتەوەمانە بە تۆر واقعی لەو دەر و دۆڵا ئەهاتین ئەچوین بۆ کەمیندانیانێکی سادە واقعەن گیرمانە کرد کە چۆن کەمیندا بنین ڕێگەی پاشەکشەکەمان کامەسا ئەشێ چۆن بکەین کە جمهوری ئیسلامی بخینەداو لە زۆر شوێنە منایسە بە جورئەت دەیان ناو لە خەڵک زەحمەتکێش ناو ئەوەم کە هاتکن بە ئێمە مراجعیان کرد ڕۆڵە خۆکار ئاوا ناکریە ئەشە تۆ لێنابی ئەشە تۆ ئاوا نیروەکە دابنی ئەشێ مەساڵم پێیان ئەشە تۆ بە تاریکی بی دابنیشی لەرا خۆ نایە بە ڕۆژ ڕۆشن بی دوو دابنیشی معلومە تۆ بە ڕۆژ ڕۆشنتی دانیشی کاورا نایە کە فێتەکەمینەکەی تۆ عینەوە کاورا بەیانی زوو لە خەوڵە چێتی بوو کەوەڕاو توشی وا بکەیت ئەشی مەساڵم بە شەو بی دابنیشی دوایەوە خۆت استتارکەی ئەنە گشت ئەمانە واقعان ئێمە لە تەجربە وەرمان کرد بەشێتریی واقعان نیروێک بوو کە ئەم جەمعە کە هاتبوون و پەیوەست بوون بە تایبەت من این کۆمەڵەیژم تعدادێک ڕووناکبیری سیاسی و جدی بە اعتقاد و بیر و باوەڕێکەوە بۆ ئەوەی کە ئالۆگۆڕ لە ژیان خەڵکە بە وجود بێرن و دڵسۆزی و سەمیمیەتێکە لە ناو خەڵکە بوویان خەڵک واقعان باوەڕیان پیانە کرد خەڵک واقعان خۆشیانیان گەرەک بوو خەڵک وەک مناڵ خۆیان چاویان لیانە کرد و ئەمانە معلومە تۆ لە ناو دەریایەک لە محبەتا بی ڕشتەکەی هەر ئەندازە کە ئێمە لە خەڵک دوورە و کەفتینەسە و مبارزەی مسلحانەیشمان ڕوو بە کزی چووگە ئەنێ ئەمە بەشێک ئەساسیەکەی ئەو مبارزاتە تودەیە بوو کە واقعان هێزی پێدا وەک لەو پرسیارە زۆر سپاس دەکەم کاکسین پامێکم بۆ هات بەڕێزێک نووسێتی ئارزوی موفقیتمە ئەلبەت خەریکا درێژەی پامەکەی نووسێ بەڕێزێک لە بانە نووسێتی سڵاو و ڕێز بۆ هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا وەبیر خەڵکی دێنمەوە کاتێک کە مناڵە پاسدارێک دەڵێ باوکم لە کوردستان خزمەتی کردووە ئەو عکسە بێنێتە بەرچاوی کە لە فرودگای سنە چەندین لاوی بێتاوانی کورتیر باران کرا و کۆڵبەر و زیندانە سیاسیە بێنێتە بەرچاوی کە باوکی ئەم منداڵە پاسدارانە چه خزمەتێکیان کردووە لە کوردستان لە 28 گەلایۆژی ساڵی 58 کە سوێندیان خوارد لە ناومان بەرن ئێستاش لەسەر سوێندەکەیان بەردەوامن بەڕێزێک لە بانە نووسێتی سڵاو و ڕێز و خۆشەویستیشمان هەیە بۆ کاک ڕەحمان و کاک حسین لەیشی لەوێ ناوی منی نەبردووە کاک حسین گیان بە پرسیارێک بۆ هەردوو لا زۆر باسمان لە حیزبی دموکرات لە مفتیزایە لە چەند جەرایانی سیاسی لە جەرایانی مزاکرات و مقاومەتەکە کەم لە جەرایانی مزاکراتا کرد بەڵام کەمتر باسمان لە ڕۆڵی ئەوان لە ناو دڵی مقاومەتەکەیە کرد هێرش کرا کۆمەڵە و هێزە چەپەکان و بەشێکی زۆر لە کۆمەڵانی خەڵک بڕیاری مقاومەتیاندا ئەم هێزە سیاسیانە دوای ئەو لە جرانی مقاومەتەکە بەتیابە لە شاری سنە چیان کرد لە ماڵ دانیشتن هاتنە بەرەی مقاومەتەوە ڕۆڵیان چی بوو دواتر کاک حسین تۆ دەسێت بەڵێ منزوری ئەگەر جەرەیاناتی وەک جەرەیانات ئیسلامی وەک ئەحمە و مفتیزادە و دەوروبەری چاو لێ بکەیت ئەوان هەر بەر لە 28 مرداد لە کرماشانە تەشەکولێکیان بۆیان ساز کرد بەناو جەمعیەت ئیسلامی شۆڕش زۆر زۆر بە شۆخیەوە وەختی مخەفەفەکەی ئەوە جاش یعنی تماشاتە کرد جەمعیەت ئیسلامی شۆڕش ئەوان دروستیان کرد بوو دوایەوە مخەفەفەکەی ئەوە جار مردم تەقلیدیان پێێنراوە مەسخرەیانیان کرد بەڵام لە کرماشانە حزوریان بوو ئەوەڵین حرەکەتێک کە کردیان ئەمانە کارشکەنیان نەکرد بەناو مەدرسەی قورئان لە مەریوان ئەوان بوونە باعثەوە کە تیرەندازیان کرد وەزعیەت شار مەریوانیان واقعاً بەو شێوە تەحفشار قەراردا تا تەقەیان کرد یەک دوو نەفەر لە هاوڕێیانێکی خۆشەویست کۆمەڵە گیانیان لە دەستدا لەو ئەمانە
پێم وابێ دەور 23 تیر بوو حتا مرداد ناتوو کە لە شار مەریوانە ئەو مەدرسە قورعان و بە شێوەی یا حتا قیادەی موقت کە لە وەختا لە دزڵیا بوون ئەمانە دەست لە دەست یەک بەڕیە شار مەریوانیان تێکدا یا لە سنا بەتۆ واقعی ئەمانە بەغێرز ئەوە کە تەواو تەلاشیان حتا لە مزاکراتەکانە لە وەختێکە لە بۆ دەوردوون بوو کە مزاکرە کریا و ئەمانە ئەوان هاتن تاڵەقانی و ئەمانەوە سەوباز مەشهور کاسدێق نسبەت بە تاڵەقانی کە لێ ئەو مزاکرا کردی لێنا ئەحمە و موفتیزادە بەر لەوە کە ئەم هەیئەت مزاکرە لەلایەن هەیئەت نمایندگی خەڵکی کورد و بچێت بۆ مزاکرەکە ئەحمە موفتیزا قەتنامەی تایبەت بەخۆی بردوو داوی پیان و ڕسمەن داوایان کردو ئەمانە گشتی لە وەک مەدارەکەکەی گشتی هەست ڕسمەن داوایان کردبوو لە جمهوری ئیسلامی کە بێن کۆمەک ئێمە بکەن کە ئێمە ئەم جەرەیانە کۆمونیستە چەپگەلە لە کوردستانە پاکە بکەینەوە ئەنێ ئەوان نەقش منفیان بوو و نەقش ئەویانە بوو کە یەکێک لە ئابزارگەل جمهوری ئیسلامی بوون بەڵام لە نەهایەتا وەختی جمهوری ئیسلامی خۆی قودرەتی گرت ئیتر بەپێی تەعەسوبێکی مەذهبی کە بووی مەسەڵەن کەسێک وەک ئەحمە موفتیزادە ئەسڵ معلوم نەبوو چۆن کوژرا یا چۆن کوشتیان لە زیندانە بەڕحاڵ شکنجەیان کرد دەوایان داپێ یا هەچیان کرد مقاومەتی وای نەکرد و چوو ئەمە ئەوان مەسەڵەن حزب دموکرات بە تۆر واقعی لە تەواو ئەو حرەکەتیلا کە کردی دیە من ئەرزش دانم بۆ مبارزاتێک کە بالاخرە ئینسانگەلێک شەریفی تیا بوو کە واقعاً بۆ مبارزەی ملی بۆ نەتەوایەتی شەڕیان کردووە فەداکاریان کردووە من خۆم لە شار کامیێرانە وەختێک لە شار کامیێرانە بووین دەیان شەڕ بە یەکە چوین و لە مقابل موسێمە شەڕمان کردوێت بەڵام سیاست حزبەکە لەگەڵ ئەوەی کە هێزی پێشمەرگەکەی چەیە کرد و چۆن بوو فەرقی هەست سیاست حزب دموکرات بە تۆر واقعی شەڕ بوو بۆ مزاکرە هیچ وەخت شەڕ نەبوو بۆ ئەوەی کە ئاڵۆگۆڕ لە ژیان کرێکار و زەحمەتکێش و خەڵکی هەژار و فەقی لە کوردستانە بۆ وجود بێت ئەو فقط گەرەکی بوو لە ڕابتەی خۆی و حزب لە ڕابتە خۆی و جمهوری ئیسلامیە ئاڵۆگۆڕ بۆ وجود بێت ئەم لە قودرەت و دەسەڵاتە بەشدار بێت ئەمە ئەیتوانی واقعاً زۆر کۆمەکە ئەگەر ئەویش ئەو لێبڕاویە کە کۆمەڵە بووی بۆ ئەوەی کە سەرڕایەوە کە مەسلەی نەتەوایەتی بۆی مەسئلە بوو تەبعیزێک بالاخرە تەبعیزێک بوو هەروە مەسلەی ژنانی بۆی مەسئلە بوو هەروە مەسلەی کرێکار و زەحمەتکێش بۆی مەسئلە بوو هەروە هەر نوع ئەفشارێتتر بۆ ئەقلیەتە مەذهبیەکان تریش بۆی مەسئلە بوو ئەگەر ئەوانیش ئاوا بیریان کردایەتەوە بۆ گشت ئەمانە بەیەکە و مبارزەیان کردایە جبهەی ئێمە بە تۆ واقعی قەویترە بوو و ئەیتوانی دەستاوەردمان فرەتر بێت لە مقابل کۆماری ئیسلامیە و ئەیتانی زۆر کۆمەکە بەوە کە خاڵە لاوازەکانمان کۆماری ئیسلامی نەدۆزێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت تەفرەقە خاتە بینمان ئەمانە خولاسە شتێک بوو کە ئەم نیروەلێ یا مەسڵەن چریکە فەدایەکان سازمانە چەپەکان تر خۆ بوون سازمان ڕەزمەندەگان بوو چریکە فەدایەکان بوو پەیکار بوو نازانم ئەمانە بوو ئەمانە کولەن لە سەراسەر ئێرانە لە ئێمە زۆر قەویتر بوون لەبار تەشکیلات و لەبار ئیمکانات پوڵی و ماڵی و نیروی براخرە سیاسی و ئەمانە و حتا لە لەحاز نەزەری و تئۆریک و زۆر لە ئێمە چت فرەتریان نەزانی بەڵام ئەوان حزوریان لە کوردستانە سمبول بوو فقط یعنی حاڵەتێکی سمبولیکی بوو بۆیان کە ئەوان وەختی حزبێکی سەراسەرین لە کوردستانە شتێوا هەست بۆەوە لە قافزە جێنەمێنن نیرویان بوو لە کوردستانە بەڵام ئەو نیروە ئەسلیە کە واقعاً لێ بڕاو وەک ماڵ خۆی ئەزانی کە حمڵەی پێکریا هێرش کریا سەر کار و ژیان و وەزعیەتی بێت دفاعکە لە خۆی حاڵەتیان نەبوو هەر بەوەکە شەڕ ئێران و عێراق دەستی پێکرد ئەمانە ئینیان دەرکەف یعنی حاڵەتەکەی خۆیان دەرکەفت تا چه حەد حازرن مایەدا بنن لەسەر خۆیان بوو خەڵکی کوردستان و بوو مبارزەی مردم لە کوردستان و بۆ مەسەلەی نەتەوایەتی لە کوردستانە ئەوان چون فرەیەک لەوانە بۆ ئەوە ئینشعابیان تێکەفت کەتنە پاڵ جمهوری ئیسلامی لە مقابل جمهوری ئیسلامیە لە مقابل سەدامە کۆمەڵ جمهوری ئیسلامی بکەن ئەوانە بە یعنی مەسەلەی میهەن بۆیان مهم بوو تا ئەوەی کە بالاخرە بێن و خواست و ویست و اعتراضات و مبارزات مردم پشتیبانیکەن و ڕاهبەری بکەن هەر بۆیە بەرحاڵ ئەمانە نەخشیان ئەوانە بوو بەداخەوە
ئەگەر ئەم جەریانە چەپوەلە بە تۆر واقعی وجودیان بوایێت و گەرەکیان بوایێت ئەو سیاسەتە کە کۆمەڵە بووی بیواتە بەرەو جبهەی چەپ لە کوردستانە بە نظر من چەند بەرابەر ئەمە قویترە بوو. یەکێ لەو جەریانێرە مەسەڵ مجاهدین بوو، مجاهدین بە تۆر واقعی ئەوان جەریانێکی چریکی بوون، ئەساسەن مبارزەی تودەییان بەو شکڵە قبول نەبوو، حتا هەر کەسێ بوایە تا بالاخرە وەک چریک ئەوان نەبوایەت و هەموو شتێک ئەوانی قبول نەبوایەت وەک مەزهب وان حازر نەبوون، ئەناخۆ لە کوردستان ئەوانی بوون نیروشیان بوو ئەیانتوانی نەخشیان بێ. بەڵام ئەو نەخشە ئەساسیە کە کۆمەڵە بووی و من وازانم حتا ڕادیکالیزمێک کە کۆمەڵە بووی، ئینقلابیگەریە کە کۆمەڵە بووی تەسیری دانیا لەسەر حزب دموکرات کە نەتوانێت بە میل خۆی بڕێت و مزاکرەکە لە جمهوری ئیسلامیە و سەری بۆ دابنوێنێت و ئاسملوتی لە بەیەکی پێبێژ تەسیرمان بوو لەسەر ئەوانش حتا. باشە کاکسیم ئێمە کاتی بەرنامەکەمان تاو بووە، بەڵام داوام لە هاوڕێیان کرد بوو پێشتر کە چارەکێک زیاترمان بۆ دانن بۆ ئەگەری درێژەی باسەکەەوە دیارە باسەکە تۆزە گەرموگوڕە. کاک ڕەحمان پامێکی تایبەتی بۆ تۆ هاتووە دوای ئەم پرسیارە کە کردم لە کاکسین بۆ تێ خوێنمەوانێ زۆر داوا لێبوردنەی کردووە و لە هەم بەرنامەکە کە ئەم پرسیارە مربوط بە بەرنامەکە نیە، بەڵام مەخصوسەن لە شاری سەقزی خۆشتەوە هاتووە. ئەلبەتە سەقز خۆشەویستی هەمومانە، بەڵامی تر هینی تۆ هاتووە بۆت. کاک ڕەحمان ئەو پرسیارەی کاک حسین نەخش و ڕۆڵی هێزە سیاسیەکە ئەگەر پێت وایە شتێک ماوە ئیشارەی بکە یا تەکمیلی بکەیت لەناو دڵی مقاومەتەکە، باس لە مزاکرات و ئەوانە ناکەم، لەناو دڵی ئەو مقاومەتەکە شکلی گەر هێزە سیاسیەکان بڕاستی من 43 ساڵ لەو دەورانە تێپەڕێ بۆ چوونی ئێستا ڕەحمانی غوڵامی لەگەڵ 43 ساڵ پێش ئێستا ئاڵگۆڕی زۆر بەسەرهاتووە. ئەو جۆرە کە من ئێستا فکرەکەمەوە لەسەر مەسلەی بۆ چوونی سیاسی حزبی سیاسی تا نازەیەک فەرقی هەیە لەگەڵ ڕابردووە، حتا و کاتش کە پێشنەگە و ئەندامی کۆمەڵە و حزبی کۆمونیستێران بوو. من پێم وایە لە جوڵانەوەی خەڵکی کوردستانە ئەو سەردەمە کەمێ شارەی پێەکەی من پێم خۆشە پێش لە هەموو شتە یەک شت بڵێم، خەڵکی کوردستان بە هیچ عنوان خوازیاری شەڕ و شەڕی چەکدارانە نەبووە، بە هیچ عنوان. شەژمانی ئەو شەژمان حەومان تقریبەن کاتە حەومان بە دوای ڕوخانی حکوومەتی پەهلەوی ئەو حەومانە هەموو شارەکانی کوردستان سنە، سەقز، مەریوان، مەهاباد تقریبەن ئەو شارانن کە ئەو پێنج شارن کە شوێنی زۆربەی ئاڵوگۆڕە سیاسیەکان و موشکلات و مەسالێک بوون کە هاتەتە پێشۆ دانیشتنەکان وانە لە تەواوی ئەو ماوە هێزەکانی کوردستان بە تایبەت مامۆسا کۆمەڵە و حزبی دموکرات تەواوی تەلاشیان ئەوە بووە کە هیچ موشکلەیەکی نظامی نێدەبێت. ئەوە کە کردی جمهوری ئیسلامی بوو، ئەوە کە کردی ئەم دەوڵەتە داعش و فاشیستەیە کە لەسەر بنەمای ئاین پێکات، لەسەر بنەمای ئاین خەڵکی فریودا، لەسەر بنەمای ئاین جوانان و مناڵانی ئێرانی بەسیج کرد بەرەو کوردستان، بەرەو جبهەی جەنگ، بەرەو بەهەشت و لە ئەنواعی شێوە ئیسفادەی کرد. خودی پامەکەی خومێنی زۆر باش نیشانیە کە وەختێژێ ئەشراری کوردستان ئەمانە ئەواملی پاریزبانن، قسەکانی ئەو قسەکانی بەنی سەدەی، قسەکانی سەرانی جمهوری ئیسلامی، هەمووی ئەوە نیشانەیە کە ئەم دەوڵەتە و ئەم سیستمە سیستمێک بووە کە ئاگاهانە ویستیەتی خەبات و پێکۆشانی ملەتێک کە لە ناو ملەتە کرێکار و زەحمەت چێشی هەیە، ڕۆشتی کردووە، هاتەتە پێشەوە، مەقاومەتی کردووە و سازمان و جەریاناتێکی تازە هاتنێتە پێشەوە، ئەمە بتوانێت مشکلی بۆ سازکە. ئێمە ناتوانین فقط بەحسی کۆمەڵەکەین، ئێمە ناتوانین فقط بەحسی ڕەوتی چەپ بکەین، ئێمە ئەبێت لەویا یەک ئیشارە بە یەک واقعیەتش بکەین. بوونی کەسانێک وەکو مامۆستا شیعزەدین، بوونی کەسانێک وەکو مامۆستا مەلاسێ ڕەشی کە لە شەڕی کرفتووە گیانی لەدەستدا، بوونی کەسانێک کە باوەڕی ئاینیان بوو بەڵام ڕێیەکانی خوا نەدا بە کۆمونیستەکانی کوردستان
ئەمانە هەموو نەتیجە و نیشانەی واقعیەتی جوڵانە و حرەکەتێ بوو کە لە کوردستانە پێشهاتوو. ئەمانە وەختێکە بخەیتە سەر یەک نەبوو حزبی سیاسیەک بەداخەوە بۆ حزبی دموکرات تحمل کرا و لەو نەیتوانی بەرخوردێکی واقعی پێکە و جمهوری ئیسلامی ئەوە وێڵی کەی. وە ئێستش بەنی سەدر کە ڕێی جمهور و فەرماندەی حملەی دووەم بووە تا ئاخر ڕۆژی مردنەکەشی ئەوێت هەمووی خەتای کۆمەڵە بووە، کۆمەڵە ئاژاوایی کرد، کۆمەڵە نەیگەشت لە بۆچوونی خۆیەوە. من ئەمێ بڵم کە ئێوە نەسلێکی جوانن، ئێمە ئەو کات 17 ساڵ 19 ساڵمان بووە، ڕاهبەران ئێمە 5 ساڵ ئێمە گەورەتر بوون، ئەوانە کە بەقەول ئەم جوڵانەوەیان بە چەپ و ڕاست کردووە. ئێمە لە شاری مەریوانەوە، لە کۆچەکەی مەریوانەوە، لە چورە دەرەوەی خەڵکی شاری مەریوان، لە کۆچی لە ڕاهپەیمایی خەڵکی سنە بەرەو مەریوان، لە ڕاهپەیمایی شاری سەقز و بۆکان و مەهاباد و بانەوانە بەرەو مەریوان، لە پێنجی موردادە، هەمووی ئەمانە پاشان تەحەسونەکە شاری ئوستانداری شاری سنە، تەواوی حرەکاتەکان، تەواوی ئەو تەزاهوراتە بەداخەوە وەختە من نەمانتوانێت مستەنەدی کەین، هەمووی یەک نیشانەیە. ئێمەی خەڵکی کورد خوازیاری سڵح و ئارامش و ئاسایش بووی، بەڵام لە عینی حاڵە دفاعمان کردووە لە بۆچوون و خواستەکانی خۆمان. ئەمە مەزون وەیەکە ئەمە وەکو نوکتێ بێت، ئەوە کە ئێمە هێزمان مسلح بووە چەکدار بووین لە بەرابەری هێرشێکا بێساوین، مقاومەتێکمان سازماندا بۆیە جوڵانەوە کەشمە ناوینە جوڵانەوەی جنبشی مقاومەتی قەول خەڵقی کورد بە فارسیەکەی. ئێمە ئەم جوڵانەوە بەرحەق بووە، هەر سازمانێکی سیاسی بە هەر جۆرێکە تیا بەشدار بووە کەم یا زۆر کارێکی باشی کردووە، چریکەکان پەیکارەکان، دوایەم دەفە سازمان هەیەکی چەپی تر ڕەزمەندەکان ئەوانە کە بوون ئیتحادیە کۆمونیستەکان، لە ناو ئەمانەشا کۆمەڵەوەکو هێزێکی چەپ و سوسیالیست کە باوەڕێکی تۆتر بوو، هێزێکی زۆرتری دەورکۆ بوو بە دلیلیەوە کە پایەگای ئیجتیماعی ڕەهبەران و مەسئولینی کوردستان بوون، سابقەیەکیان بووە و لە هەمووش مهمتر ئەم تەشکیلاتە خۆی فعالی و جوڵانەوە بووە، هەڵسوڕاوی و جوڵانەوە بووە و ئەو کەسانە کە ڕاهبەری ئەم جریانیان کردۆ ڕابطە و ڕابطەیەکی دوور و درێژتریان بووە لەسەر تەسویرێکی دەقیقتریشیان بووە لە خودی جوڵانەوەی ملی دموکراتیکێکە لە کوردستانە و لە ناوچەکە بووە. وایە من پێم خۆشە بەڕاستی بۆیە ئەو پرانتزم کردۆ کە معلوم بێت کە ئێمە جمهوری ئیسلامی لە 28 موردادا دوای ئەوان لە 23 و 4 مورداد و لە 19 مورداد و کە لە منتەقەی پاو نەوسوو خەریکن ئاژاوەکە ساسەکەن، سێ چوار ڕۆژ توو لە کێشێ، جەماعەتی سەرداجافوانە بەشداریەکەن، شەڕ لەوێ دێتە پێشوو، 4 ڕۆژە کێشێ، دوایەوە نەخفە هەمزەمان لەگەڵەوە هێزی یەکێتی دووتەران چوون بۆ منتەقەی یەکێت کەرەفتوو، بە دوایەوە جمهوری ئیسلامی هجوومەکەی دەست پێکە، ئەوەڵین شارێکە کە لە کوردستانە مەقاومەتێکی کردۆ شار لە بەرابەری هجوومی نظامیە شاری سەقز بووە. ئەگە ئیشتبانەکەن 29 مورداد تا تێی شەهریوە 4 ڕۆژ ئەو مەقاومەتە ئیدامەی بووە، 4 ڕۆژ و ئەرێتە 4 ڕۆژ تقریبەن کە ئێمە شارش کە مەقاومەتی کردووە، مەقاومەتی خەڵکی شاری سەقز بووە، جوانان و ئەوانە بە گشتی و 200 بەخوا ئەگە ئیشتوانەکەم بە گشتی و نابوو 200 دەفە چەکدار، بەڵامی تر تەسمیم گیرا کە مەقاومەت گیرێت. 4 ڕۆژ مەقاومەت کراوە، پاشان شار کەوتێتە دەست دەوڵەت، هێزی پێشمەرگە و خەڵک چوونەتە دواوە، چوون بەرەو مەرزەکان، شەڕێکی لە منتەقەی سەردەشت و بانا شەڕی ئەسڵ لەوێ کراوە کە بە شەڕی دارستاوێن و ئەو ستونانەی جمهوری ئیسلامی و ئەوە کە زەهید نژاد و مەجموعە لە فەرماندە گەورەکانی تیابووانە شکستیان خوا شکستێکی زۆر مفتەزەحانە، دوایەوە وتە حکوومەت کەوتە پاشەکشە و مەسەلەی مزاکرا. دەوری دووەمش کە دەستی پێکردێتەوە بازم خەڵکی کورد هەیەتی نمایندگی پێکهێناوە، هەیەتی نمایندگی خوازیاری سوڵح و داخوازی بووە و قەدنامە 26 مادەیەکەی داوە. بازمەوە جمهوری ئیسلامیە ئەم دەوڵەتە فاشیستە بووە کە بازم هەرویستێتی شەڕکە و هەروای کرد. وە من ئەم مینەمدا دوایە کە هێزی پێشمەرگە چی کردووە چی نەکردووە بەحسێکی ترە. هێزە سیاسیەکان هەر کامیان بە پێی توانایی خۆیان بەشدار بوو. مەسەلەن من بۆ ئاگداری ئێوەی عەزیز، ئێمە قیادە مۆقەت لە جنوبە لەگەڵ کۆمەڵە دەرگیر بوو لە منتەقەی مەریوانە، لە منتەقەی شنۆ و سۆما بەرادۆسنا لەگەڵ حزبی دموکرات دەرگیر بوو.
کە یەکێ لە بەندەکانی قەدنامەی هەژمادەی شاری مەهاباد لە 29 فەروەردی 29 بەرمەنی 1357 دەرکردنی ڕاهبەران و سەرانی قیادە موقەت بوو بە دلیوان بوون بە کرێگیراوی جمهوری ئیسلامی بوون بە پیاوی جمهوری ئیسلامی. منزورم لەمە کاک ئاکۆ ئێمە لێرە دانیشتوین خەریکین بەحسی 28 مرداد دەکەین فتوایەکە خومینی داوێتی فتوای فقط شخصێکی مەلایەکی مێردەربەسەر نەبووە فتوای سیستم و نظامێکی ئیسلامی و کۆنەپەرست بووە کە سەرچاوەکەی ئاینە سەرچاوەکەی تەمامیەتی ئەرزی ئێرانە شوێنیزمێکە کە حازر نییە مافی ملەتەکانی تر بە ڕسمیت بناسێ ئەو کردی لە دەورەی خۆیان و ئێستش ئیمکانیت تێکرار بێت. من بۆیە عەرزم کردم وتم ئێوە ئەم بەحسانەکەمە بەحسیەکەین ئێمە فقط خەریکین قسەی لە یەک سەعاتە قسەی 6 مانگەکەین کە لەو 6 مانگە هەر کە ڕۆژێکی خۆی کتێبێکە خۆی دایان بەرنامەی هەرەکە کە لەسەری قسەکرێت. بەدڵێەوە کاک ڕەحمان با من ئەوەڵەن بەڕێزێک لە سەقزۆ کەوتم پامەکەی خوێنمە دوای نووسێتی کە سپاس بۆی کە هەردوو میوانەکە بەڕوونی باسی ئەو 6 مادەیان کرد زۆر جار لە شاری سەقز لایەنگرانی حیزبی دموکرات پێمانەڵێن ئەگەر کۆمەڵە و 6 مادەی قبول کردایە ئەو خوێنە ناڕژرا زۆر بەڕوونی باسان کرد و دەستان خۆش بێت دەستخۆشی کردووە. سوالێکی خصوصی لە کاک ڕەحمان کردووە توێتی حەزەکەم لێرەوە جوابم باتەوانێت داوای لێبوونیشی لە بەرنامەکە و لە من و لە کاک حسێنیش کردووە لە بینەرانیش کە ئەم سوالەی مربوط بە بەرنامەکە نییە بەڵام خوایشی کردووە بیپرسم هەڵێ ئایا کاک ڕەحمان لەگەڵ ڕەوتی سوسیالیست کراوەتەوە ناو کۆمەڵە یان نە بە بەڵێ یان نەخێر؟ نەخێر من لە حازی تەشکیلاتیۆ لە حازی تەشکیلاتیۆنی بەڵام لە حازی فکری و بیر و باوەڕە لە توولێ ماوە هەر کۆمەڵە بووم و هەر لەگەڵەوە تەفەکر و بۆچوونم کە وەختی خۆی لە جوڵانەوە خەڵکی کوردستانە شکڵی کردووە وەکۆمەر بەبەشی لەو جوڵانەوە چەپ و سوسیالیستە زارم لە جامعەی کوردستانەوە خۆم بە لایەنگری و فعالی و بۆچوون نازانم. زۆر سپاس دەکەم بەڕێزێک لە بانەوە پەیامی ناردووە من چەند سوالی گرنگم لە موردی داهاتووە هەیە هیوادارم لە پرسیار و لە پەیامی بینەرانە هاتبێت سێتیم کاتتان باش ماندوو نەبن دەستان خۆش بێت بە دوای ئاڵوگۆڕ دوای ڕوخانی جمهوری ئیسلامی پێتان وایە کە ئەو بارودۆخە وەک ئەوەی لە 28 گەلاویژی 58 ڕوویدا ڕوو نەداتەوە بە لەبەر چاوگرتنی بارودۆخی سیاسی ئێستای جیهان و ناوچەکە و ئێران بە تایبەت کوردستان هەروەها ڕیزبەندیە هەنووکەی و هەلومەرجی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و کوردستانی سوالەکەی زۆر سەخت بوو زۆر کاتێکی زۆری ئەوێت بەڵام پێتان وایە من هەوڵەدەم لە سوالەکانی داهاتوومە ئەم پەیامیە پرسیاری ئەو بینەرەش بگەێنم بەڕێزێک نسوێتی کاک ئاکۆم کاتت باش ڕێز و سڵامەیە بۆ کاک حسێن و کاک ڕەحمان باسی حیزبی دموکراتتان کرد کاتی خۆی حیزبی دموکرات لە شەڕدا بووە لەگەڵ کۆمەڵەش بۆچی ئێستا ئەوە پرسیارێکی ترا لە بۆچی ئێستا پەیوەندی هەیە لەگەڵ حیزبی دموکرات ئەمە ئەگەڕێتەوە بۆ سیاسەتێکی مشەخەسی لایەن تەشکیلاتی کۆمەڵە و یا حیزبی دموکرات ئێستا بۆچی ئەو زەرورەتە هەیە ئەو کات بۆ شەڕ بوو ئێستا بۆ پەیوەندیەکی دیپلۆماتیکەیە ئەوە ئەکرێت لە شوێنێکی تر و لە مەجالێکی تر جوابی ئەو بینەرە بدەینەوانێ حتمما لە کەڵاتەرزانیشەوە ئەم پەیامی ناردووە زۆر سپاس بۆ بینەرە ئەوەی کە ئێستا هەیە پەیوەندیەکی دیپلۆماتیکە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان ئیتفاقاً بۆی کە جارێکی تر ئەو مێژووی شەڕ و هینە دووبارە نەبێتەوە لە کوردستان بەڵام لە مەجارێکی ترا حتمما وەڵام بەوەژە دێنەوە کاک حسێن و کاک ڕەحمان هەردووکتان ئەلبەت ئەچینە لای کاک حسێن کوردستان لەباری نظامیەوە داگیر کرا کۆماری ئیسلامی هاتە ناو شارەکانی کوردستان بەڵام ئاگادارن شۆڕش لە کوردستان هەر بەردەوامە نەک لەباری نظامیەوە بەڵکو لە ناخۆی وڵات کۆماری ئیسلامی نەیتوانی بچێتە ناودڵی خەڵکی کوردستان ئەو حیزبانەی کە لەباری نظامی پاشەکشیان کرد هێشتا لە ناودڵی خەڵکی کوردستانە جیان هەیە خۆشەویستی ناو کۆمەڵانەی خەڵکن مبارزە لە عەرسەهای جۆراوجۆری فەرهەنگی ئینجیۆکان لە حتا لە فیلم لە دنیای هونەر
لە هەموو بوارێکە مبارزە لە عەرسەهای جۆراوجۆر لەگەڵ کۆماری ئیسلامی درێژی هەیە. بەم مۆزیەتەشەوە پێتان وانییە کۆماری ئیسلامی لە واقعدا شکستی خواردووە لە کوردستان ئەگەر چی داگیریشی کردووە؟ پرسیارەکە لە کیە؟ لە کاکسێن. کاک ئاکۆ مەسلەی مبارزەی مسلحانە و پاشەکشەکردن هێزە سیاسیەکان یا هێزی نظامی هێزە سیاسیەکان واقعەن ئەگەر ئێمە چاوی لێ بکەین ئەوەی کە کارڕەحمانش باسی کرد لە مەجموعەی بەحسەکانە باسمان کرد مبارزەی ئێمە مبارزەیەکی سیاسی اجتماعی بووە بۆ خواستگەلێکی مشخص. ئێمە لە تەواو ئەم 42 ساڵە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە حمڵەی نظامی بە تۆتەئە بە بۆمباران بە هەموو شتێک ئەوەی کە حتا بەئاخرە توانیگە نیروی نظامی ئێمە لە خاک کوردستان دوورە بخاتەوە لە خەڵک و کرێکار و زەحمەتکەش دوورە بخاتەوە بەڵام نێتوانیە خۆ خواست و ویستەکان حداقل ڕفۆرمێکی بێت کە ئەم خەڵکە ڕازی نیگە بێرێ یعنی خەڵکی نەتوانی ڕازی کات دڵ خەڵکی نەتوانیە بەجێگە بێرێ ئەم خەڵکە ئەو نیروە نظامیە کە هاتەسە کوردستان وەک هێزێکی ئەژغاڵگەر چاویلیەکەن وەک هێز وڵاتێکی تر کە هاتووە وڵاتیە داگیر کردێ من هیچ وەخت لەبیرم ناچێتەوە لە شار سنا وەختی هاتن شار سنیان داگیر کرد نانیان پەخش و بڵاوەکرە ناو خەڵکە چونە بەر ماڵێک خانمێکی میان ساڵ هاتە دەرەوە نانەکەیان داپێ گوتی من نانێ ئەم گەرەک نییە دەستی برد خاک لە خاک زەویەکە هەڵگوتی من ئەم خاکە خۆم پێی ئەژیم بەڵام لوتفەر خاکەکەی من جێبێڵە ئەمە بووە خاک ئەمە خواست مردم بووگەوە هێز نظامی و هێز مسلح بەمە پشت ئەستور بوون بەم تەفەکوراکە ئەمانە حازرن فەداکاریکەن بۆ ئەوەی کە خواست و بیستێک کە هەسیان بەراوردە بێت جمهوری ئیسلامی هیچیکی بەراوردە نەکردووە لە هەر کوێنەیەکات دەسەڵاتی پەیاکردووە کوشتار بووگە زندانی بووگە ئەسیرکردن بووگە تەوتەئە بووە هیچ شتێک بۆ ئەوەی کە بتوانێت ڕفۆرمێک بۆ وجود بێرێ نەیتوانێت تایزە چکۆلەترین ڕفۆرمێک لە ئەوەی کە ژیان مردم تەغیر بات هەر بۆیە ڕژیم جمهوری ئیسلامی نێتوانیە واقعا موفق بێت شکستی خواردێ بەو معناکە ئەو پێی وابوو کە بە مدەتێکی کۆتا وەک جەناب بەنی سەدر ئەیوت چم پوتینەکانتان نەکەنەوە تا کوردستان غافڵە لە کوردستانە ئەم ئینەی کوردستانە خاتمە پەیاکەن دەی نەتەنیا چەکمەکان پایشێندا ڕزیان نیانتوانی بەرحاڵ ئەو کارە بکەن کە ئەو گەرەکی بوو ئەمان نەتیجەیە وەسەکە بەرحاڵ کۆماری ئیسلامی هیچ شتێکی تیان نییە یعنی هیچ بۆشاییەک بۆ ئەوە کە تۆ ڕەوزەنەیەک بێت کە خەڵکی هەژار و فەقیر خەڵک کوردستان پیان وابێت کە ئەکرێت بالاخرە بەم ڕژیمەوە یا لە چوارچەوەی ئەم ڕژیمە بتوان باخۆ خۆپیان بگەن کارێکە کەدان بکەن هەر بۆیە مبارزەکە ئیدامەی هەست ئایسم مبارزە سیاسیەکە لە سەراسەر ئێرانە ئەوەسە کە ئەی بینین مشخصن لە کوردستانە با تۆجە بەوەکە ئەحزاب سیاسی سابقەیان هەست خود جامعەکە ئەساسن حزبیە بە چەپ و ڕاستی و معلومە لە هەر کوێنەیەک ئێرانە تۆ نەتوانیگە تایسە لە سەراسەر ئێرانە اعتصابێکی سەراسەری عمومی ساز بێت بەڵام لە کوردستانە چەندین اعتصاب عمومی موافقەتەمیز هەر بە فەرمان و بە هەدایەتکردن ئەم ئەحزابە سیاسیە کە لێرە هەن لە ڕاستی و کۆمەڵە بەرحاڵ سوورەتی گردووە ئەمانە کەم نین بۆ میزان ئەوەی کە بالاخرە ئەم تەشەکولە ئەم جامعەیەکی سازمان یافتەس حزبیەت یافتەس وە خاڵی ناتوانێت جمهوری ئیسلامی بەسەریات دەسەڵات پێ کاک ڕەحمان تقریبا 5 دقیقە وەختمان ماوە پرسیارێک هەیە ئەڵێ هێزە سیاسیەکان پاشەکشیان کردووە زۆربەیان بە تایبەت کۆمەڵە خۆشەویستی ناودڵی خەڵکە ئەگەر واقعەیەک ئەوە هەم تێکەڵاوێک لە پرسیارەکەی و بەڕێزە بکەم لە بانە هەم پەیامێکی تری شاتووە هەردووکیان ئاوێتەیەکەکەم و 5 قشکاتە دەمێ بۆی تۆ دەکجەم و جۆرێک ئایا هێزە چەپەکان وە لە ڕاستیا کۆمەڵا ئەو ئامادەگیەی هەیە کە جارێکی تر ڕووبەڕووی ئەگەرێکی ئاوا بێتەوە کاکە ئاکۆ
سپاس بۆ بڵاویانەی کە ئێستا هەیە و بەڵام بەوەی کە ئەو سەردەم کۆمەڵە و جەرایاناتی چەپ تازە بوون کەم ئەزمون بوون بەڵام ئێستا ئەزمونیان تێکەڵاوە ئەگەر چی زۆریش پرژ و بڵاو بوون ئەمە ئاوێتی دوو پرسیارەکەکەم بۆ 4 دقیقە. سپاس بۆ تۆ سپاس بۆ بینەر ئەزیزە سپاس بۆ کاکسین کە ئیجازەتەندا من ئەو جواب ببمەوە. من پێم وایە ئاڵوگۆڕی زۆر هاتێتە پێشەوە دنیا گۆڕاوە مەخالفینی سیاسی ڕەوتی چەپ و سوسیالیست لە جامعی کوردستان و ئێرانە شکڵەتی بەخۆی گردووە بە تەوری واقعی دەگەتم شاکەین چەپ و ئەوانە کە خۆیان بە سوسیالیست و کۆمونیست زانی و دەورانی ساڵەکانی 58 59 60 لە ئێران و لە کوردستانە زۆر کەس خۆی لەگەڵ یەکەوت ئێستا فاصلەیەک هاتێتە پێشەوە هەمووی ئەمانە واقعی ئێمە نابێت لە بیرماچێتەوە لاینگرانی جمهوری ئیسلامی لاینگرانی سەڵتەنەت لاینگرانی زوڵم و زۆر لاینگرانی تەمامیەتێکی ئەرزی کە لەژێر دفاعەکە لە تاریخ و مێژوویەکی کۆن کە پرە لە سەرکوت و تێکشکانی ئازادی ئەوانە خەریکن تەلاشی خوانەکە ئەمە هیچ شتێکیانە ئیمکانش تێکرار بێتەوە هیچ کەس فکری ناکردۆ قیامێک ڕاپەڕینێک کە ساڵی 1357 کرا خومینیەک و جمهوری ئیسلامی بێت کە 43 ساڵ دەوام بێنێت ئەمڕۆ جمهوری ئیسلامی تووشی ئەنواعی مشکلات بووە ئەو سیستمە ئەو نەهادە کەمڕۆ لە تاراندانیشتووە خەریکە حاکمیەتەکە بەشێکی لەو کەسانە کە لە سەرکوتی ئەم جوڵانەوەی خەڵکی کوردستانە بوون بەشدار بوون ئەمڕۆ لێ جیابوونەوە تووشی مشکل بوو ئەوانە کە تا دوێکە بەڵام وەختێکە قسەی ئازادی و مەسلەی ملەتی کورد دەکرێت هەمویان میداڵ جنایەتەکانیانیان لەسەر شانیان هەمویان لە کوردستانە بوون بە چەپ بە ئوسولگەرا و بە ئیسلاح تەلەبیان و بەسەر و خواریان و بەڵام وەختێک کە دێتە سەر مەسلەی ماف بازە مەخالفەتەکە ئەرێ لە نەزەر منەوە ئیمکانی هەیە ئیمکانیە ئەم ڕژیمە بڕوخێت مشکلاتێ بێت ئاڵوگۆڕ و مشکلاتی تر بێت ئەوە فقط ئێمە یەک شتەیە ئێمە بێ لەو ڕابردووەی خۆمان بەباشی تەجروبە وەرگرین بیخوێنینەوە هەڵەکانی بناسین بە چاو و مشتێکی کراوە ئەزمون بیکەین بە ئەزمونێکی باش بە دیرێکی باش بۆ دوا ڕۆژمان من پێم وایە ئەمڕۆ کوردستان زۆر زۆر لەوە ئەتوانێت باشتر لە جاران خۆی ئیدارەکە خۆی برێتە پێشەوە هەر وەکو قسە و باسە کە ئەوی شارانە کە کاکسین کردیوە خۆشتان نەزانن من پێم وایە کوردستان ئەمڕۆ زۆر نەهادینەترە حزبیترە سیاسیترە بە نسبەتی ڕابردوو یەک شتی هەرەکە بەڵام نابێت بە هیچ عنوان خۆشباوەڕی و تەوەهم بێت بە دەوڵەتێکی مەستەبی و ئاینی خۆشباوەڕی بێت بەو شتانە کە ئەبێتە هۆی سەرکوت ئەگەر لە من بپرسی من پێم وایە ئەمڕۆ کچان و کوڕانی کوردستان لاوانی کوردستان ئەبێ لە تەجروبەی ڕابردوو ئیسفادە بکەن خۆیان زۆرتر متەشەکلکەن هەر گەڕەکێک لە ئیسۆ ئیمکاناتی خۆیان فراهەمکەن تەشەکل پێک بێنن وەکو ئەمە و هەڵە نەکەن پادەگانەکان بێنەوە کۆمەڵە تەنیا جەرانیە بووە کە لە ماوەی ئەم 43 ساڵا وتێتی جمهوری ئیسلامی کوردستانی داگیر کردووە ئەبێ لە کوردستان چێتە دەرۆ باسی مافی چارەنووسی کردە بۆ خەڵکی کوردستان کە لە شرایەتێکی دموکراتیکە خۆی بە سنووری ڕێ لەسەر ژیانی سیاسی و دواڕۆژی خۆی تەسمیم بگرێت ئەم ڕەوتە چەپە ئێساش لە توو لەم 43 ساڵە قسەی کردووە کە ئێوە لە تەلەڤیزیۆنەکەی سەقساکەن ئێستاش لەسەر و سیاسەت و بۆچوونەیە ئێمە بە نەزەری من ئەمە شتێکی زۆر زۆر مثبەتە و من پێم وایە کچان و کوڕانی کوردستان لاوان و ئەو ئازیزانەکە خوازیاری ژیانێکی باشتر دوور لە شەڕ دوور لە بۆمباران دوور لە کوشتار دوور لە ئەوانە من پێم وایە بێ زۆرتر لە جاران خۆیان ئامادەکەن و ئەو ئیمکانەش هەیە من پێم وایە بە هیوام تەلەڤیزیۆنی ئێوە کاک ئاکۆ و جوانان ئەم فەزا زۆرتر بێنە من و کاکتێنێک کە ساڵێکمان لێ گوزەراوە بین تەجروبەکان و ئەزمونەکانی خۆمان گەڕینەوە لێرە ببێ بە دەرسێکی باشتر بەڵام ئاڵترناتیڤەکە هەر لای خودی کچان و کوڕانی کوردستانە لای خەڵکی کوردستان زۆر سپاس دەکەم کاک ڕەحمان کاک حسین کاتمان نەماوە تەنیا چەند پەیامێکمان بۆ هاتووە یەکەمەوەی بڵێم لە فەیسبوک من بەڕاستی کاتیەوە نەبوو چاو لە کامنت و ئەوە بکەم دەستخۆشیەکی زۆر بۆ هاتووە و چەند پەیامیش هاتە بوو دانێکی ڕەخنەیەکی بچووک بوو لە کاک حسین هەچنێستا کات نەماوە نووسی بووی حزوری پەیکار لە کوردستان سمبولیک نەبووە
چەند بەڕێزێکی تریش هەر ئیبرادی لوتفیان کرد و سپاسیان کردوون بۆی کە لەم بەرنامە بەشداریتان کردووە و من هەرچەند هەوڵمدا کە بڕێک لە کامنتەکان لە زێهنما بمێنێ دوایی بخوێنمەوە بەڵام ڕۆشت بە چوونە سەریەک و بڕێکیم پەڕاند ئەوم لە بیرما بوو. ڕێباز لە بانە هیوا لە شنۆ دڵە لە مەریوان ئازاد لە کامیاران نازانم وەحید یا وەحیدە نازانم دانەیەکیانە لە کامیاران بازم سڵاو و ڕێزیان نردووە بۆ هەردوو میوانی خۆشەویستمان و ئیبرادی لوتفیان کرد و دەستخۆشی بەرنامەکەیان کردووە. جارێکی تر منی سپاسانەکەم دەستان خۆش بێت لەم بەرنامە بەشدار بوون و قبوڵی زەحمەتان کرد کاک حسێن و کاک ڕەحمانی خۆشەویست. زۆر سپاس.